سڵاو و ڕێز و حرمەت بۆ هەموو ئەو شەهیدانەی کە بە ناوی قورئان بە ناوی سوورەتێکی قورئان خەڵکی موسڵمان جینۆساید کرا. ئەمانیش ئەم خەڵکە سەربەرزە بوون کە لەگەڵەوەی کە موسڵمان بوون، لەگەڵەوەی کە خەڵکێک بوون داوای مافی خۆیان دەکرد، بەڵام بەداخەوە ڕژێمێکی شۆڤینی هەڵسا بە جینۆسایدکردنی ئەو خەڵکانە، هەڵسا بە کوشتنی گەورە و گچکە، هەڵسا بە ڕوخاندنی مزگەوت لەگەڵ کلێسا، تەنیا لە پێناوی شۆڤینیەتی خۆی. سڵاوی ئێمە ئەو شەو بە تایبەت بۆ دایکە شەهیدەکانە، بۆ ڕۆڵەی شەهیدانی ئەنفالە، بۆ ڕۆحی بەرزەفڕی هەموو ئەوانەیەکەوە لە ئەنفالدا شەهید بوون. هەمیشە یادەوەری ئەوانە نەک تەنیا لە چواردەی چوار، بەڵکو بۆ هەمیشە لە یادەوەری هەموو کوردێک نا، بگرە هەموو مرۆڤێک و بە تایبەتتر هەموو موسڵمانێک دەبێ بە زیندوێتی بمێنێتەوە، چکە ئەم خەڵکە بە ناوی ئیسلامەوە ستەمیان لێکراوە کە لە گەلانی تر زیاتر موسڵمان بوون. سڵاو و ڕێز و حرمەت بۆ ئێوەش وەرگرانی ڕوودا و لە هەر کوێیەکەن لە شەوێکی دیکەی ڕەمەزاندا لە پاشیفدا لەگەڵ هاوکارانم پێتان دەگەینەوە بۆ ئەوەی ئەڵقەیەکی تری پرۆگرامی پاشیفدان پێشکەش بکەین. سڵاو ڕێز بۆ خوێنی پاکی شەهیدان. بەڕاستی خوێنی پاکی شەهیدان مایەی شانازی و فەخرە و مایەی پاراستنی هەموو گەلی کووردە کاک دکتۆر بانو و کاک سەفخان. وەسڵاو ڕێز بۆ هێوە عەزیزان، هیوادارم کە هەموو کاتێکتان بەخۆشی و بە سڵامەتی بێ لە خزمەتان. بێگومان دووارە سڵاوتان لەبێت بینەرانی ڕوودا و لە بەرنامێکی دیکەی پارشیف لەگەڵ چانین. وەکو دکتۆر باسی کرد سەری ڕێز و نەوازشمان بۆ خانەوادەی ئەنفال، بۆ ئەو خانەوادانەی کە بەڕاستی هێشتا ئەو ئازارە لە گیانی ئەواندا ماوە و ئەمە ئازارێکی هێندە ئاسان نییە کە بە ئاسانی بیر بچێتەوە. بەڕاستی هەموو ساڵێک لە بیری هەمومانە و لە هزری هەموماندایە. ئەم شەو لە پرۆگرامێکی دیکەی تایبەتی پارشیف لەگەڵ چارین باز لە ئەنفالیش دەکەین. بەرگەی زۆر تایبەتیشمان بۆ ئامادەکردوون، میوانی مناجاتیشمان هەیە. بە هەمان شێوە ئەم شەو بەشدار بووی ترمان هەیە کە لە مناجات بەشدار دەبێ و کاک پەیام و کاک سەفخان بێگومان شتی تایبەتمان پێشکەش دەکەن. تشتێ تایبەت گرێدایی ئەو ئێشە ئەنفالە ئەو ئێشە گوبەڕاستی مایی داغێک ڕەش لە ئەنیا جیهانی جیهانە گۆ هەردەم چاوی خۆشکوردا دەگرێتەوی گۆ کورد دیرۆکا خۆدێ ji roja roj di qtak dîrokatî nivîsandin heyyanî ev roj bûyî destiladar timî baweriyayê bi jiyana hevbeş hatiye, qebûlkirina xêrî xwe hatiye, bi hezkirinê hatiye û bi pêk ve jiyanê hatiye. Mixabin heyyanî îro jî em dibînin enfal bi serê Kurda tê. Heger nel vê derê be li Rojavayê Kurdistanê Efrîn û serê Kaniyê û gundewarên wê hero dagir dibin û xelkê wê ئەنفال بسەری وان تێن. ئیجا ئیرۆژ بڕاستی مە ئەم بە حرمەت لە بەروان شەهیدی هانێت سەکنن شەهیدێن کووردا مخابن ئەم دەبێژن گۆ کورد وەفادارن حەیانی برینێ خۆڕژی خۆسکە ئەڤیدارن گۆ ئەفتالیا ئێشا بوون بەس بەحسا برینا بکەن بەحسا خۆشییا وڵاتی خۆ بکەن و ئەم پێشا بنشاءالله. اینجا لەبەرەوە ئەمە ئەو شەو فۆکەسی باشمان وەکو بانووتی لەسەر بابەتی ئەنفال دەبی لە میوانی تایبەتمان هەیە. هەتا پەیام لە مژاری ئاینیەکەش ئێمە باسی
تێگەیشتنی کوردانە دەکەین بۆ ئاین بۆچی باسی ئەوە دەکەین خەڵکانێک بانگەشەی ئەوە دەکەن کە موسڵمانن بەڵام میلەتانی تر جینۆساید دەکەن بە ناوی ئیسلام نەخاسم کورد بەڵێن بەڵام کورد موسڵمانە و موسڵمانیش بووە و موسڵمانیش دەبی بەڵام هەرگیز کورد بە ناوی ئیسلامەوە ستەم لە خەڵکی تر ناکە ئەمە یەک لە تەوەرە سەرچیەکانە کە ئەم شەو باسی کاک دکتۆر بڕوات هاوێ ئەوە ینی قسەی دڵمە شەهیدانی بەڕێز و خانەوادانی بنەماڵەی محتەرەمی شەهیدانی بەڕێز هەموو کاتێک لە دڵ و لە گیان و لە ڕۆحی و لە ژیانی ئێمەدەن و لەخوا دەپاڕێمەوە کە خانەوادەکانیان ئەو داخەیانەکە بینیوە خوا سەبووریکی باشیان پێ بداین و دەبێ واژبی بۆ ئەوەی هەرگیز جارێکی تر ئەمە دووبارە نەبێتەوە اینجا پێمان بڵێ ئەم شەو چیت ئامادە کرد وڵا شیعری نیشتیمانتان بۆ دەخوێنم بڕوات هەبێ ئێمە چارەکێک ئێمە پرۆبما کردو بەس ئەمە دڵنیاین تۆ باش دەیڵی عزة فخره همو نخشي در
خاک و خۆڵی تۆ کەڵەی چاوانمە نیشتی من ناوی بەڕێزت هێزی ڕوح و گیانمە نیشتی من ئەی بەربەیانت ڕەوشەنی ئیمانمە نیشتی من ئێوارەکانت خەڵوەتی عەرفانمە نیشتی من کوردستان قوربانی کوێستانت دڵی پڕدەردی من نیشتی من حەیرانی گەرمینت هەناسەی سەردی من نیشتی من باغاتی فردەوسە هەموو گوڵزاری تۆ عیزەت و فەخرە هەموو نەخشی دەر و دیواری تۆ نیشتی من ئەی کوردستان نیشتی من ئەی کوردستان ئەی ساعت خۆش نیشتیمان هەمیشە ئاوەدان ئەمە شتێک نین ئەگەر نیشتیمانمان نەبی دەست و چاوت خۆش بیوە کەمیشە پەیامی عەزیزی دڵێکت خۆش بێ و پێم وابی سەفخانیش دواتر هەر لەسەر ئەم بابەتی نیشتیمان و ئەوانە شتێکمان پێشکەش بکات بەڵام بەر لەوە بابەتێکی زۆر گرنگمان هەبوو بە دڵنیاییەوە ئێوەش بینیتان لە سوشال میدیای ڕوودا و ئەمڕۆ لە قەسرێ لە شارەدەی قەسرێ دیارە مامۆستایەکی ئاینی وای زانیوە ڕۆژ و تەواو ئاوا بوو کاتی بانگە بانگیان فەرمووە بەڵام دواتر دەرکەوتووە سێ خولەک یعنی وەکەوەی کەەوە ئەوان لە سوۆشیال میدیا بڵاویان کردوتەوە بەر لەوەی کە ببیتە کاتی بانگ بانگیانداوە خەڵکەکیش ڕۆژووی شکاندووە ئەمە پرسێکی گەرم و گوڕە بە تایبەتتر لە شارەدەی قەسرێ وە پێم وایە لە کوردستانیش بووەتە جێی قسە و باس کە ئەو خەڵکانە ئەگەر کەسێک بۆ نمونە بەر لەوەی ببێتە کاتی ڕۆژ و باشکاندن ڕۆژوەکەی بشتێنێ ئایا ڕۆژوەکەی قبول دەبێ یان نا ئێوە لە ڕۆژ ئاوا بۆ نمونە لە ڕۆژ هەڵات حاڵەتی واتان بیستووە کە خەڵکێک ڕۆژ و بشتێنی دواتر وا بزانی کاتی ڕۆژشکاندنم بەڵام دواتر بۆی دەرکەتبی کە کاتی ڕۆژشکاندن دکتۆر ئەبسەری مەهات جارەکەم بوون منداڵ بوون ئەس چوم کەتم بندارا تری دمەی وەک تری لە ماڵامە هەبوو ئەس چوم خۆشبیرا کرد مەخوار تێر خۆرزاتم جەم دیا خۆ ڕەحما خۆ دلمریۆ بولێ گۆلایم گوتە تفتری گۆڤایە خۆدەی دیاریداتە گۆیانی دی تگەلکی تی بووی گۆ خۆدەی دیاریداتە گۆ هیچ مشکلەتە نەیە مەژمەلەژی پرسی گۆ مشکلەتە نەیانی ژیە تو چەند بوون هەنگی يعني از 10 سالي تقريبا چونکی ژیەتو کێم بووە جامژ مرد دروت دگۆ ئەزێ بدروم دکتۆر لە ڕووی شەرعیەوە هیچ فتوایەکی لەسەرە ئەمە بابەتێکی گرنگە لە ڕووی شەرعیەوە بان و بەسبەر لەوە من مەبستم بوو سەرنجی بینەرانیش دیسان لە بۆ ئەو ڕوونکردنەوەی ئەو مامۆستا ئاینیە ڕابچێشم کە دەڵێ ڕوونکردنەوەیەک بۆ خەڵکی دینداری قەسرێ ڕۆژ و تاعاتی هەموو لایەکتان قبول بێت و خودای میهرەبان لە کەم و کوڕی هەموو لایەکمان خۆش بێت دیارە وەک ئاگادارن ئێوارەی ئەمڕۆ کەم و کوڕیەک لە بانجی مەغریبدا هەبوو کە ئێمە کاژێر 6:38 خولەک بانجی مەغریبماندا سەرەڕای گومانی ئاوانەبوونی زەردە بە دەقیقەیەک یان 2 دقیقە بانگدانی شاری هەولێر لە 6:40 خولەک بوو و هەموو کاتێک جیاوازیمان بە چەند خولەکێک هەبووە بەڵام ئەم جیاوازیە ئەمڕۆ بەدی نەکرا دیارە هەڵکەوتەی جوگرافی ئاوەدانیەکەمان لە ڕووی دیاریکردنی کاتەکانی بانگدان سەختە بۆیە کەوتینە ئەم هەڵەیەوە پێغەمبەرمان دووری خوای لەسەر بێ دەفەرمێ 3 شت لەسەرتان ناکەوێ هەڵە و لە بیرچوون و زۆر لێکردن ئێمەش وەکەر مرۆڤێک کەوتینە ئەم هەڵەیەوە و بە ئەنقەس نەبووە بۆ ڕۆژانی داهاتوو خشتە و کاتی بانگدان چاک دەکرێتەوە و یەک دەخرێت بۆ هەموو مزگەوتەکان خودای گەورە ڕۆژ و تاعەتمان قبول بکات ئامین ئەمە ڕوونکردنەوەی مامۆستا سلێمان قادرە کە لەسەر ئەمە ڕوونکردنەوەی داوە اینجا لە ڕووی شەرعیەوە تۆ پرسیارت کرد طبعا ئێمە مفتینین فتوا بدەین بەڵام ئێمە زانیاری دەدەینە وەرگرانی ڕوودا و
ئەم دیارە ئەو ڕایی لا پەسەندە کە ئەو خەڵکانە نابێ ڕۆژوەکەیان دووبارە بکەنەوە و قەزا بکەنەوە بەس مستەڵەحە شەرعیە باوەکە لە ناو خەڵک و بەڵگەی ئەو فرمودەیە کە پێغەمبەر دووری خوای لەسەر بێ دەفەرمێ سێشت لەسەر مرۆڤ با بڵین گوناح و تاوانبار ئەژمار ناکرێت ڕفیع القەلەم عن ثلاث ئینتر یەکەیان لەوانە الخەطأ یان لە فرمودەیەکی تر بەو نەسەهات و الخەطأ والنسيان وما استكره عليه بەڵام دەبێ لیژنەی فتووا و دەبێ وەزارەتی ئەوقاف ڕوونکردنەوەیەک بدەن لەسەر ئەمە چونکە هەر چوار مەذهبەکەی ئیسلام کۆکن لەسەر ئەوەی کە ئەگەر کەسێک وای زانی کە مەغریب تەواو بووە و ڕۆژوەکەی شکاند دواتر بۆی دەرکەوت کە کاتی ڕۆژوو شکاندن نەبووە ئەو زووتر ڕۆژوەکەی شکاندووە واجبە لەسەری ڕۆژوەکەی قەزا بکاتەوە بە بەڵگەی ئەوەی کەوا فەرمودەیەک دەینەوە کە ئیمامی عومەر درودی خوای لەسەر بێ کاتی خۆی حاڵەتێکی وا بەسەر هاتووە کە ئاسمان غێم بووە وای زانیوە مەغریبە ڕۆژویان شکاندووە دواتر سەحابەیە کەسێک هەواڵی ئەوەی پێدەدا کە ڕۆژ دەرکەوتەوە هێشتا کاتی ڕۆژشکاندن نەبووە ئیمامی عومەر ڕزای خوای لەسەربی فەرمانی کردو بۆی کەوا دەبێت ئێمە ڕۆژوەکەیان قەزا بکەینەوە نابێت ئەعمال و بنیاتی ینی نێتە ئەنسان چ بلکی مکار بژ بەڵام ئەمە ئەوە شێ ئینەمە الأعمال بالنیات بەڵام ئەمە ڕای مەذاهیبی ئەربعە لەسەر ئەوەیە دواتر پێم وایە لیژنەی باڵای فتوا لە هەرێمی کوردستان دەبێ فتوایەک بۆ ئەم خەڵکانە بدە کە ئەمڕۆ ینی باڵێن ڕۆژی ڕابردوو بە هەڵا چەند خولەچێک پێش ئەوەی ببێتە کاتی ڕۆژشکاندن لە قسرێ ڕۆژویان شکاندەوە زۆر باشە میوانێکی تایبەتمانەیە ئەمڕۆ دکتۆر حەیدەر لەشکری مامۆستای زانکۆ لە کۆیەوە هاتووە زۆر بەخێر بێ دکتۆر زۆر بەخێراتی بەخێر بێ دکتۆر ماندوو نەبی تۆ کاری زانکۆت هەیە و کاری کارجێڕیشت هەیە و بەڵام بە سوپاسەوە بەدەم داوایەکەمان هاتی و خۆشحاڵین کە ئەم شەو لەگەڵ ئێمە لە پاسیڤی زۆر خۆشحاڵ ئەم کەش و هەوای پاسیڤ و مناجاتی ئاینی چکە تۆ لەسەر ئەم بابەتی تەسەوف ئەوانە زۆر ئیشت کردەوە چۆن نەفێت ئەمە با بڵێن ڕووە کوردیەکەی مامەڵەکردنە لەگەڵ سروتە ئاینیەکان کە یەکێک لەمانەش ڕەمەزانە تێیدا کۆمەڵێک ڕەگەزی جیاجیا کۆکراوەتەوە کە بەیەکەوە تێگەیشتنی کوردانە بۆ ئیسلام و تێگەیشتنی کوردانە بۆ ئەم ئاینە بەرجەستە دەکاتن لە بەرنمەیەکی ئاوا خنجیلانە و جواندا ئێمە تێگەیشتنێکی کوردانەمان هەیە بۆ ئاین چونکە هەندێک خەڵک ئەمە لە بنەمادا ڕەت دەکەنەوە دەڵێن شتیوانە ئیسلامیەک ئیسلامە و دینی خوایە و کە بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هاتووە ئیتر شتێک نییە بە ناوی ئیسلامی کوردی و ئیسلامی عەرەبی و ئیسلامی تورکی و ئیسلامی فارسی یان هەر جۆرێکی تر لەم ئیسلامانە ئەزانی لە کاری ئەکادمیدا ئەگەر بین مامەڵە لەگەڵ مێژوو بکەین ئێمە دوو تێگەیشتنمان هەیە بۆ ئاین یەکێک بنەما جێگیرەکانی ئاین کە تێیدا هەر کاتێک و هەر نەتەوەیەک و هەر خەڵکێک و هەر تاکێک کە پابند دەبێت بەم بنەمایانە ئیتر دەچێتە چوارچێوە و قالبی ئەم ئاینەوە بەڵام شتێکی ترمان هەیە پێی دەڵێن تێگەیشتنی مێژووکردانە بۆمانایە کە بە کاریگەری ئەو زەمینە کۆمەڵایەتیە و ئەو زەینە کۆمەڵایەتی کە کۆمەلگایەکی دیاریکراو لە شوێنێکی دیاریکراودا هەیەی ڕاستەوخۆ تێگەیشتنێک لەسەر ئاینەکە بەرهەم دێنێ مەرج نییە بەشێک بێ لە بابلێن لە بنەڕەتی ئاینەکە بەڵام ئەمە تێگەیشتنێکە کۆمەلگا بۆ خۆی بەرهەمی دێنێ بۆ ئەوی باشتر لە ئاینەکە بگات بۆ ئەوەی باشتر بتوانێت پیادەی بکاتن و پەیڕەوی لێ بکات لەبەرەوە با بڵێن کۆمەڵێک هەم کۆمەڵێک ئەزمونکردنی ئاینەمە بەس ئەمە ئەزمونکردنی ئاینە لە زمینەیەکی دیاریکراوی کۆمەڵایەتیدا و با بڵێن ڕنگدانەوەی ئەم ئەزمونەیە لە کۆمەڵێک شتدا هەر لە گۆرانی و سترانەوە بگرا لە چۆنیەتی با بڵێن مامەڵەکردنە لەگەڵ چۆنیەتی بەربانک ئێمە لە ڕەمەزان داین چۆنیەتی با بڵێن دوعاکردن نزاکردن پارانەوە هەموو ئەمانە ئەمە با بڵێن پرۆسەیەکی مێژوو کردا لە نێو مێژوودا ئەمە دروست دەبێت کە دروست بوو ئیتر بەم چەشنە دەبێت کە دەتوانین بڵێن فەلەن تێگەیشتێکی کوردانە هەیە بۆ ئیسلامەک چۆن تێگەیشتێکی عەرەبیانە یان فارسیانەش زۆر باشە باشە دکتۆر تۆ پێمان بڵێ ئەم پرۆسەی کە تۆ ئەڵیت باسی لێواکەی لە نێو کووردا چۆن و کەی دروست بوو دەستی پێ کردووە کێ پێشەنگی ئەوە بووە تۆزە شی بکەیت چاوانێک
چۆن کورد ویستوێتی چۆن ئاینێکی کوردانەی بۆ خۆی هەبێت لە ڕاستیدا لەگەڵ هاتنی ئیسلام بۆ کوردستانم پرۆسەیە دەست پێ دەکا و بەردەوام دەبێت یعنی لە ئەم ڕۆژدا کۆتایی پێنایە ئەم پرۆسەی با بڵین خۆماڵیکردنی ئاین یان بەرهەمهێنانی تێگەیشتنێکی خۆماڵیانە بۆ ئاین ئەم پرۆسەیەش ئەگەر دەست پێ دەکات با بڵێن لق و پۆپی زۆری لێ دەکەرێتەوە یەکێک لەوانە با بڵێن ئەو شێوازە ئیسلامی کە کورد قبولی دەکات با بڵێن مەذهبی سنی بە شێوازی شافعی یان با بڵێن بە مەذهبی شافعی کە تێیدا کۆمەڵێک بنەما بەسەر تۆ وەک پەیڕەوکاری ئیسلام لە سەر ڕێبازی سنە بە مەذهبی شافعی کۆمەڵێک بنەما لە نێو تۆدا جێگیر دەبێت کە ئەمە پێیوەستە با بڵێن بەم مێژوویەکی با بڵێن نزیک بە 1400 ساڵی پەیوەندی کورد بە ئیسلامەوە تاوان دوای ئەوەی کە مەذهبی شافعی بەرەبەرە لە نێو کووردا جێگیر دەبێ ئەمە ئەو تێگەیشتنەی کە باسم لێوە کرد لە نێو کووردا بەرەبەرە گەڵاڵە دەبێ بەڵام ڕنگدانەوەی ئەمە و تێگەیشتنی ئەمە تەنیا پابەند نابێت بە مەذهبەوە چونکە سروشتی کۆمەڵایەتی کورد کە سروشتێکی خێڵەکی هەبووە جوگرافیای کوردستان کە زیاتر جوگرافیایەکی چیانشینانەیە ئەمانە ڕاستەوخۆ ڕنگدانەوەیان هەبوو لەوەی کە ئەم کووردا بەتابەتی تۆ حساب لەگەڵ خەڵکی گوندێک بکە لەو دوورە دەشتایان لە چیایەکی بەرزدا کە چۆن تێگەیشتۆ لەم ئاینە ئەمە شتێکی ترە ئەمەیە ئەو تایبەتمەندیەی کە با بڵێن ڕنگدانەوەی خۆی هەبووە ئەمە لە ڕاستیدا بە ڕۆژێک و دوو ڕۆژ دروست نەبووە یعنی با بڵێن بە بڕیارێک و بە فتوایەک و بە قسەی چەند زانایەکەوە دروست نەبووە بەڵام ئەمە پرۆسێکی مێژوو کردە خەڵکانێک گواستیانەتۆ لە بۆ خەڵکانێکی تر دوازار ئەم سروشت و ئەو تایبەتمەندیە وەگرتووە کە لە ئێستادا دەتوانین بڵێن کوردانەیە ڕۆل و باندۆرە مەولانە خالد ئەو چ بوو دامەزرەندنا ئیسلامەکە کوردی دییان هشمەندیەکە کوردیش بۆ ئیسلامی بەری ئەس بەحسێ مەولانە خالیدی بکەم بشکل عام تێگەیشتنی کوردان بۆ ئیسلام تێگەیشتنێکی سۆفیانەیە ینی تەسەوف دەورە گەلێک مەزن هەبوویە ئەوەی کە من گوت و تێگەیشتنی کوردانەیە بۆ ئیسلام ژبەر چ چکە مەذهبی شافعی دکتۆر ئادەمش من پترت زانت مەذهبەکە پتر پابەندە زمانی عەربی و کولتوری عەربیەوە چونکە شافعی دەفوی عەربی پیرۆزیەکی هەیە تەقدیسێکی هەیە دکتۆر هەواتوانی بە سۆرانی جواب دەتوانم بە سۆرانی بەس باشە من ویسم بپرسم دواتر بەڵێم لە کوێ فێری ئەو کرمانجێ بوویەوە قسە بکەم من خێزانەکەم خەڵکی دۆهۆکە و لە ڕێگەی کاریگەری باسی مەذهبت کرد ئەمە گونجاندنێکی کوردانە باسی ینی لەگەڵ ئەوەی کە لە مەذهبی شافعی هەندێک ڕاهەیە کە بۆ نمونە لەسەر تاریکی سەڵات و کەسی کە نوێژ ناکە زۆر توندە بەڵام ئێمە ئەمە نابینین لە تەرجمەکردنی واقع لە ناو کورددا ئایا کورد کە مەذهبی شافعی هەڵبژاردووە بۆ خۆی لە ناو شافعیش ستایلێکی تێگەیشتنێکی هەبووە یان ڕێک تەرجمەی شافعی کردووە بە واقعی کوردستان لەمەشدا تایبەتمەندی هەبووە لە ڕاستیدا ڕاستە مەذهبی شافعی و مەذهب و بنەما مەذهبیەکان شتێکی تەواو دەستە بژێرانەیە واتە زانا کوردەکان هاتوون زیاتر مامەڵەیان لەگەڵ ئەحکام و ئوسوڵ و ئەمانە کردووە بە پێی تێگەیشتنی شافعیانە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک لە کوردان با بڵێن خوێندنەوەیکی خۆیان بۆ مەذهبی شافعیش هەبووە بە بەڵگەیەوەی ئیبن تەیمیە وەک زانایەکی گەورە ئەگەر باز لە شافعیەکان دەکاتن دەڵێ ئەشافعیە الئەکرات مەسەلەن بەم چەشنە لە چەندین دەقی خۆیدا ئاماژەی بەوە کردو کە و تەنانەت باز لە هەندێک تایبەتمەندیەکانی تێگەیشتنی کوردانە بۆ شافعی دەکات کە دەشێ شافعیەکانی تریان وەکوچی ئەو تایبەتمەندی هەندێکیان با بڵێن پەیوەندی بە مەسەلەی با بڵێن مەسەلە کەلام ناسیەکان و سیفەتە خوداییەکانەوە هەیە بەرجەستەکردنی کە بۆ نمونە شافعی لەگەڵی نەبووە بەڵام کورد زۆر گرنگی بە کەلام فەلسەفە داوە کورد زۆر گرنگی بە کەلام داوە و کردوێتە بەشێک لە تێگەیشتنی خۆی بۆ ئیسلام چونکە کورد ڕاستە لە ڕووی مەذهبدا شافعی بووە بەڵام لەگەڵ ئەویشدا ئەشعریەتی هێناوە لەگەڵ خۆیدا لەبەرەوە کوردان ئەگەر با بڵێن سنەن بەڵام سنەیەکی شافعین بە عمقێکیان بە ڕەهەندێکی تەواو ئەشعریەوە کە تێیدا کەلام ناسی تا ئێستاش لە قوتابخانە ئاینیەکانی ئێمەدا کەلام ناسی بەشێکی پێگەیاندنی کەسی زانایە لە چوارچێوەی ئاینی ئیسلام دەکە ئەمە لە ڕاستیدا تایبەتمەندیەکی تەواو با بڵێن خەسڵەتێکی تەواو کوردانە بووە و زانە کوردەکان یەکێکیش لەوانە مەولانە خالیدی نەقشبەندی ئیشیان لەسەر کردووە هەتەنانەت کتێبێکی هەیە کە بەراوردە لە نێوان ئەشعری و ماتریدی
کە تێدا کۆمەڵی خەسڵەت و تایبەتمەندی لە مەولانە خالید باسی کردو وەک زانایەکی ئاینی نەک تەنیا وەک سۆفیەک کە لە ڕاستیدا ڕنگدانەوەی ئەمەیە کە ئەم قوڵاییە مێژویەیە کە تێیدا ئیسلام با بڵێن بە تێگەیشتنە کوردیەکەی کۆمەڵی خەستەت و تایبەتمەندی دەبێت وە گوتم نەک لە بنەما جێگیرەکانی بەڵکو لە چۆنێتی پیادەکردنی و لە چۆندنی جیهانبینی مرۆڤەکان ینی جیهانبینی کۆمەڵایەتی کە کۆمەلگا مامەڵە لەگەڵ ڕۆژانە پێویستی بە بنەما ئاینەکان هەیە چۆن توانیوێتی لەگەڵ سروشتی کۆمەڵایەتی خۆیدا بگونجێنێ ئەمانە بهێنێ ئەو بنەمانە بهێنێ کە لەگەڵ ئەم سروشتەدا دژیەک نەبووە. بەڕێز دکتۆر ئەمە خۆم لە بنەماڵێکی تەسەوف عرفان بێن تقریبا ئێمە 300 ساڵە ئێمە ڕیشەمان هەیە لە تەسەوف عرفان و باب و باپیر و هەمویان لە تەریقەتی تاڵبانی کەرکووکن. بەس من پرسیارێکم لە جنابەت هەیە چۆن بووە کە لە ئەوەڵ ینی لە بیدایەت کوردستان مەکتەبی تەسەوف و عرفانی بە قووەت بووە خۆی هەمانە کە وڵاتانی شافعی مەزهەبەنە وەلی لە تەسەوف و عرفان نین ئەمن چوونە سەردانم کە کۆنسەرتیچم بووە ئەسن لە تەسەوف عرفان حەیج تێناگەن وەلی چۆن بووە لە کوردستان تەسەوف عرفان زۆر بە قووەت بووە یعنی چی بەعس بووە؟ کتێبێکم نووسیوە بەناوی لە شریعەتەوە بۆ حەقیقەت سەرهەڵدانی سۆفیگەری لە کوردستان باشە لەوێدا باسم لەوە کردووە ئاوا کە ئێستا باسم لەوە کرد کە شافعیەت دەستە بژێرانە بووە کۆمەڵێک زانای ئاینی پێوە پابند بوون ئەگەر پێوە پابند بوون وای کردووە بۆشاییە هەبێ لە نێوان کۆمەڵی ئاسایی کە ئاسان نەبووە بێت لەو بنەما فقهیە قورسانە بگات بە زمانێکی عەرەبیەوە بۆیە چاوەڕێ ئەوە دەکراتن کە ئەو شێخە سۆفی دوای ئەوەی سۆفیگەری لە با بڵێن لە جیهانی ئیسلامیدا سەری هەڵدا بەشێکی زۆر لە شێخانی سۆفی ڕویان کردوتە کوردستان یەک دیسان سروشتەکەی کە سۆفیگەری لە بنەڕەتدا مەسەلەی تەرکە دنیایی باشترین شوێن بۆ ئەوی دنیای تێدا تەرێک بکەیت چیاکانی کوردستان بووە لەبەرەوە تەنانەت سۆفیەکی گەورەی وەکو حەلاجی هاتۆتە کوردستان و لە هەندێک شاردا ماوەتەوە لەبەرەوە ئەمە لەلایەکی تر خەڵکەکە پێویستی بەوە هەبووە کەسێک بێ باسی ئاینی لە بۆ بکە بە زمانی خۆی ڕاستیدا سۆفیان و شێخانی سۆفی لە دەرەوەی زمانی عەرەبی هاتوون بە کوردی مامەڵەیان لەگەڵ خەڵک کردووە بە کوردی بیر و باوەڕی لە ڕێگەی دڵەوە هاتوونەتە ژوورێ دەم خۆش لەبەرەوە تۆ تەماشا دکتۆر کام لە زانە ئاینەکان دەستێکی باڵیان هەبووە لەمەیە تۆ هەر لە بابە تاهیری هەمەدانیەوە حسابی بکە دەبینی بە زمانی کوردی قسەی لەگەڵ خەڵکدا کردووە مامەڵی لەگەڵ کووردا کردووە لەبەرەوە من دەتوانم ناوی چەندین شێخت بوو مەسەلەن شێخ عەدی کوڕی مسافری هەکاری مەولانە خالید یەکێک لە کتێبانەی کە نووسیوێتی عەقیدەی ئیمانی عەقیدەی کوردی بە زمانی کوردی نووسیوێتی کە تێیدا بنەما ئاینیەکانی بە زمانی کوردی بۆ خەڵک باس کردووە ئاما ئەم گونجانە لەگەڵ زمان واتە گواستنەوەی تێگەیشتنی ئاینی لە دەستە بژێرانە و نوخبە بۆ ئاستە کۆمەڵایەتەکە دکتۆر حەیدەر لە ناو مسلمانان لە مێژووی ئیسلامیدا هەمیشە دوو ڕەوەت لێک تێنەگەیشتنیان هەبووە بەیەکەوە تەسەوف و فەقیهەکان کورد چۆن توانیویەت هەم شافعی بی و هەم تەسەوفیش بی ئەم بەریەککەوتنە ڕوونەدا بەریەککەوتن ڕوویداوە بەڵام نەگەیشتۆتە با بڵێن دابڕان نەگەیشتۆتە ئەوەی کە تەواو لێکتردا ببڕێن چونکە ئەگەر با بڵێن سۆفیگەری دێتە کوردستان لەولایەشەوە شافعی خۆی با بڵێن چەشنێک لە زوهدگەرایی تێدایە شافعی وەک ئیمام شافعی ئینجا ئەوانەی کە پەیڕەویشیان لێوە کردووە ئەم زوهدەی شافعیان لەگەڵ خۆیان داهێناوە بۆیە دەواازە کراوە بۆ ئەوەی ئەهلی تەسەوف و ئەهلی شەریعەت یان با بڵێن ئەهلی طریقەت و ئەهلی شەریعەت بتوانن گفتوگۆ لەگەڵ یەکتر بکەن شتێکی تر کە جێگەی سەرنجە دکتۆرگیان زۆرترینی شێخانی کوردستان لە بنەڕەتیشدا ئەهلی شەریعەتیش بوون لە زانستە ئاینەکان زۆر شارەزا خرەمە جێی سەرنجە ئەگەر باس لە ئیسلامی کوردیان تێگەیشتنی کوردانە بۆ ئاین بکەین یەک لە سیما دیارەکان لە یەک کاتدا هەم دەستیان بە شەریعەت وەگرتووە هەمیش دەستیان بە حەقیقەت وەگرتووە زۆر ڕاست چۆن توانیویانە ئەمانە تێکەڵی یەکتر بکەن چونکە ئەمانە بەردەوام کێشیان هەبووە لەگەڵ یەکتر منصوری حلاج دەڵێ سوهرەوەردی دەڵێ ئیبن عەرەبی دەڵێ و خەڵکێکی دری زۆر یعنی بۆتە قوربانی لەو نێوە زۆر ڕاستە بەڵام ئەوەی لە کوردستاندا ڕوویداوە ئەوەیە کە تەواوکاریەک دروست بووە بەوەی کە ئەهلی فقهمان زۆر شارەزا و زۆر زانا بوون بەڵام پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیان زۆر بای ئەوە نەبووە چونکە با بڵێن شافعی بوون بربەستێکی دروست کردووە لەوەی کە تێکەڵ بە کۆمەلگا بن سۆفیەکان هاتوونەتە ئەم ناوەندا
ئەم تێگەیشتنە شافعیەیان گواستۆتەوە بۆ کۆمەلگا لەبەرەوە چ شتێک لە با بڵین دەتوانین بڵین هارمۆنیا و لێ گونجان لە نێوان ئەهلی تەسەوف و با بڵین ئەهلی شەریعەت دروست بووە بە چەشنێک کە زۆر لە ئەهلی شەریعەت خۆشیان سۆفی مەشرەب بوونە. باشە بەڵێ تۆ باسی تەسەوفت کرد لە کوردستان کە چۆن سەری هەڵداوە کاتێک کە لە تێگەیشتنی کوردانە دەدوێن بۆ ئیسلام ئیسلامێکی سونی زۆرینە شافعی مەذهب ئەشعری لە عەقیدە دەبینین باسی سۆفیمان کرد بەڵام شافعی چۆن گەیشتە کوردستان کورد بۆچی مەذهبی شافعی هەڵبژار لە بنەمادا بۆچی سنیەتی هەڵبژارد و بۆ نەچوو بەلای شیعەدا طبعا ئەمە با بڵێن دەبێ بچینەوە سەر پاشخانە مێژوویەکەی ڕاستیدا کورد بەر لەوەی ببێ بە شافعی و سنە مەذهب پەیڕەویان لە ڕێبازی خەواریجەکان کرد بە چەشنێک کە دوای ئەوەی ئەو ململانەیە لە نێوان مسلماناندا سەری هەڵدا و لە ئەکامدا گروپێک دروست بوون کە پێیان دەڵێن شوڕاتەکان یان خەواریجەکان ئەمانە هاتن لە کوردستان بنکە و بارەگای خۆیان دامەزران لەبەرەوە مەسعودی لە کتێبی مروج الذهب دەڵێ ومن الأكراد من يرون رأي الخوارج والبراءة من عثمان وعلي مثلا واتە کوردان هەن کە پەیڕەوی لە خەواریج دەکەن و ئیتر کۆمەڵێک بنەمای خەواریجی لە نێو کووردا بڵاو بووە بەڵام ئەمە کەم بووینە دیارە ژمارەیان لە دەستپێکدا کەم بوون بەڵام لە دواتردا بەرەبەرە بە چەشنێک بڵاو بۆتەوە کە میر و سەرکردەی خەواریجەکان لە کوردەکان بوون میر دەیسەمی کوڕی ئیبراهیمی کوردیمان هەیە گەورەی میرانی با بڵێن خەواریجەکانە یەکەمی میری کوردیشە کە بەدرایی بەنای خۆی لێداوە ناوچەیەکی فراوانی حکم کردووە بەڵام لە خەواریجەکان بوو ئەم خەواریج بوونە وای کردووە کە مەسافەیەک لە نێوان کوردبوون و شیعەگەری دروست بێ باشە چونکە خۆت دەزانی بەریەکەوتن لە نێوان ئەم دوانەدا هەبووە بۆشە ئەگەر دواتر لە پاڵ ئەمەدا لە بنکە شاریەکاندا ئەو دەستە بژێرە کوردەی کە باسم لێوە کرد خەریکی خوێندنی ئاینی بوو خەریکی فەرموودە جێرانەوە و فقه و ئەمانە بوو ئەمانە لە دەستپێکدا مەذهبی سوفیانی فەوریان وەرگرت دواتر بەرەبەرە شافعیەت وەک با بڵێن مەذهبێکی تەواو دەستە بژێرانە لە نێو ئەم دەستە بژێرە کووردە لە کوفە دەیخوێن لە بەغدا دەیخوێن وەرگیرا و بەرەبەرە ئەمانە هاتنەوە کوردستان و شافعیەت گونجاو بۆ کەش و هەوای کوردستان لە ڕووی کەش و هەوا و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی پێکهاتی کوردستان لە ڕووی کۆمەڵایەتی و ڕەنگە ئەوەندە گونجاو نەبوو بێت چونکە دەستە بژێرانە بوو وەک گوتم مەذهبێکی زۆر نخبەویە بەڵام لەگەڵ تێگەیشتنی سیاسی کوردان گونجا بوو بە چەشنێک کە با بڵێن زۆرێک لە هیچ بەریەکەوتنێ لە نێوان دەسەڵاتی سیاسی کوردی و مەذهبی شافعی دروست نەبووە تەنانەت بە پێچەوانەوە زۆر لە با بڵێن دەسەڵاتدارە کوردەکان ڕۆڵیان لە بڵاوکردنەوەی مەذهبی شافعی هەبووە بۆ نمونە ئەیوبیەکان ڕۆڵی زۆر بەرچاویان هەبوو لە بڵاوکردنەوەی مەذهبەکە لە وڵاتی شام و لە مسر لە کاتێکدا لە کوردستانیشدا بڵاو بووبەوە ئەمە هاوکار بووە لەسەر پاراستنی شوناسی کورد وەکو کورد بوون چونکە قسەیەک دەکرێت بۆەوەی کەوا شافعی مەذهب بوون و ئەشعری مەذهب بوون ڕۆژهەڵاتی پاراستووە لەوەی کەوا کەمتر ببنە شیعە ئەمە چەند دروستە تحدێکی زۆر دروستە لەوەدا دروستە بمبورە لە کاتێکدا شافعی بۆ خۆی لە ئالوبەیتە و بگرە ئەمە چەند شێوێک پێشێستا دکتۆر مەولود میوانمان بوو وتی عەلەوی بووە هەتا حیزبێکی باناوی عەلەویەت دروست کردووە یعنی چۆن لەوێ عەلەوی بووە و لێرە لە کوردستان بووەتە یعنی فاکتەری پاراستنی شوناسی کورد بوون ئەزانسی دکتۆر ئادەم مەذهبی شافعی لە ڕاستیدا نزیکترین مەذهبی سنەیە لە شیعە نزیکترین مەذهبی سنەیە لە شیعە ئەمە ڕێگەی بەوە داوە لەم ناوچە سنووریەوە تا سنووری نێوان شیعەگەری و جیهانی سنی شافعیەکان بتوانن جێگەی خۆیان بکەنەوە باشە بە تایبەتی لە کوردستاندا کە مەسەلە مەذهبیەکان بە کاریگەری سۆفیگەری مەسەلە مەذهبیەکان ئەوەندە تون نەبووە ئەوەندە پەرگیر نەبووە ڕەنگە هەندێک جار کەسانی کورد پەیدا بووبن پەرگیر بووبن لە ڕووی مەذهبەوە بەڵام بایی ئەوە نەبووە کە بەریەکەوتنی تونند و تیژانە لەگەڵ شیعە دروست ببێ دروست بووە بەڵام وەک گوتم بایی ئەوە نەبووە کە تەواو لێکدا ببڕێن ئەم خەست پاشخانە با بڵێن عەلەویانەی شافعی کە لە گەنجێتیدا لە ڕاستیدا ئەوەی هەبووە وای کردووە کە بە ئاسانی لێرەدا بگونجێ لەگەڵ کۆمەلگاکە و لە ڕاستیدا وەک گوتم بەریەکەوتنەکە بایی ئەوە نەبێت کە با بڵێن قەتیعە دروست بێ لە نێوان کوردانی سونە و
کوردانی شیعە بۆ نمونەکە بەشێک لە کوردەکان بەڕێز شیعەن. دکتۆر مێژوو لە مێژوودا هەیە کە مەسەڵەن ئەوەڵین شێخێک مثلا ئەولیایەک کە هاتووەتە بۆ کوردستان مثلا چه شخصی چه شێخێک بووە چه تاریقەتێک بووە هەیە لە مێژوودا؟ زۆر لەو شێخانەی هاتوونەتە کوردستان تەوان بەر لە قۆناغی تەریقەت بەر لە قۆناغی تەریقەت هاتوونەتە کوردستان و لە کوردستانیش زۆر لەو شێخانەی کە دەستیان پێ کردووە با بڵین هێشتا لەو قۆناغەدا بوو کە هێشتا سۆفیگەری حاڵەتێکی تاگەرانە بوو واتە کەسەکە خۆی چەند کەسێک بوون مەسەلەن یەکێک لەوانە ناوی دێت ناوی عەکبەری کوردیە یەکێکی کە لەوانە دێت شێخ حەسەن کە با بڵین شێخی بایەزیدی بستامی حەسەنی بەسری شێخ حەسەنی بەسری ئەمە شێخ حەسەنی بەستامی بڵێ با بڵین مامۆستای بایەزیدی بستامی بۆ کە لە شێخ گەورەکانە لەگەڵ حەلاج بەدەیان شێخی کوردمان هەبووە کە لەگەڵ ئەو بوون چەند ساڵەوە بەرە ئەمانە دەتوانین بڵین نزیکەی 1100 ساڵێک ماشەڵڵە 1100 ساڵ یانی ئەو شێخانە کە لە چەند یعنی ڕۆڵیان بووە لە پاراستنی مەکتەبی کوردایەتی؟ خاڵی یەکەم ئەمانە وەک لە پێشتریشدا باسم کرد بە زمانی کوردی قسەیان کردو بۆ خەڵکەکە شعریان نووسیوە باشە ناوی بابەتاهیری هەمەدانیمان هێنا ئەبولعەباسی نەهاوەندیمان هەیە چێکی ترە لەوانە ئەمانە و چەندین شێخی ترمان هەن کاتێک کە ئاوا زمانی کوردیان لە زمانی ڕەشە خەڵکەوە گواستۆتەوە بۆ ئەوەی گوزارە لە ئاین بکات ئەمە گرینگە بەڕاستی یعنی تۆ تەماشا بکە لە ئێستادا کوردان کۆمەڵێک وشەی خۆیان خزاندۆتە نێو ئاین کاتێک کە تۆ دەڵی بەهەشت وشەی بەهەشت وشەیەکی عەرەبی ئیسلامیانە نییە بەڵکو تێگەیشتێکی تەواو کوردانەی هەیە. ئەتوانی بڵێم جنابی دکتۆر کە لێرە کورد دەیەوەی ینی ئەو مەشایخە کوبارانە دەیانەویست کە لە ئیسلام سربەخۆیەکی یان بۆ خۆیان بێتن ینی ئیسلامێکی عەرەبی بتوان بە زمانی کوردیش مردمەکە تێبگەن خەڵکەکە تێبگەن. ئەزانی دەتوانین بڵێن ئیسلامی دەق واتەوە ئیسلامی لە نێو دەقدا هەیە کە بریتێ لە قورئان لە فەرموودە ئەمانە هێناویانە ئاسانیان کردووە بۆی ببێتە ئیسلامێکی ملی بۆ مانای کە خەڵک بتوانێت تێی بگا لەبەرەوەشە پابەندبوونی کوردان بە شێخەکانیانەوە لەمەوە سەرچاوی گرتووە. باشە کەواتە کورد کۆمەڵگەیەکی کراوەوە بۆ ئەوەی کە ئاین بەپێ ئەوەی کە خۆی دەیەوێت خۆی بگونجێنە لەگەڵیدا دەتوانین بڵێن کورد توانای وەرگرتنی بیرروڕای جیاوازی هەبووە باشە ئەمە بەشێکی پێیوەستە بەوەی کە لە ڕاستیدا پێیوەستە بە پێکاتە جوگرافیەکەی پێیوەستە بە نیشتەجێبوون لە با بڵێن لە گوندنشینی کۆچەری بوون سیستەمی خێڵەکەی کە زۆر زار با بڵێن خێڵێک پاڵپشتیان لە خەڵکانێک کردووە شیعە بوونە هەڵاتون هاتوونەتە کوردستان پاڵپشتیان لێ کردوون مەسەلەن ئەمە فرەجۆری و فرەچەشنیە کە دکتۆر ئادەم ڕێک ئەمە اختصاصی ئەوە فرەجۆری فرەچەشنیەکی دروست کردووە کە قبول کراو بێ باشە ئەگەر زۆر جار با بڵێن سیاست تەدەخولی نەکردوێ میرێک ویستی بێتی ناوچەیەک بگرێتن هێرشی کردوتە سەر مەسیحی هێرشتۆ کردوتە سەر ئێزیدی ئەوە چەشنێک ئەوەی کە گوتم و ئەو تێگەیشتنە کوردانە چەشنێک لە فرەجۆری فرەچەشنی ئەو تۆی دروست کردووە کە بتوانن بۆ نمونە من لە شاری کۆیەوە هاتووم بتوانن لە شارێکی ئاوا بچووکدا چەندین ئاینی جیازیای تێدا بێ و بتوان یەکتر قبول بکەن و لە زمانی یەکتریش بگەن. دکتۆر ئەم بکورماجید بێ سلااف لە سفریا حاضر یان ئانە کە ئەم بەحسا دیرۆکێ دکن بەحسا سەدەی ساڵاتکن بەلکی باندۆراوێ گول سەر دەمامەنی نوها هەبوو ماڵامە لەسەر سینۆرێ ترکیە دشەڕێ عفرینێدە و دشەڕێ سەرێکانیێدە دەماگ دەوڵەتا ترکات شەر سەر باژارێ سەرێکانیە ئەو شاغانێ تێبیرامە دەنگێ جامیات هاتمە سوورەت الفتح دخواندن دگوتن ئەم دڕن شەڕێ کافرا دکن یعنی لویالی کوردن لڤیالیژی کوردن وأنفاليش بناوي سورة شي قرآن أبدا ونابي أبدا يعني هنا جي أورولو باندورا إسلاما كردين زانم روج بروج قشتر دبي دما مني هانا دي يعني أو بيرو باوريا أنو باوريا بإسلامك كردي بي نبوان سلطاني هاني بي يعني جبوي خليفة هاني بي قلنا كرد جو مصلحتها كرداجي ناخواز إنه ها كردال جيب كرداجي بلكي بكارتين حياة راديكي تدبين رو بروج إسلاما كردي قشت بي نافجواكا كردي يانجي باش تفتقرد بڕئی من ئەوە پەیوەندی بەوەی با بڵێن مامەڵەکردنی کوردان لەگەڵ ئیسلام ئاوا لە چوارچێوەی بەرژەوەندگەرایانە لە با بڵێن لە قالب نەدراوە کەمە تایبەتمەندیە کە بەڕاستی ڕەنگە لەم ناوچەیە بەس کورد هەبێ فارز ئیسلامی بەکارهێناوە بۆ بەرژەوەندی خۆی
عەرەب بەکاری هێناوە بۆ بەرژەندی خۆی تورک بە هەمان شێوە بەکاری هێناوە بۆ بەرژەوەندی خۆی بەڵام لە ئاکامی ئەمەدا شتێک ڕوویداوە کە پێی دەڵێن با بڵێن سیاسەتێکی ئاینی کە تێیدا ئاین ئەگەر کرایە سیاست ئیتر کۆمەڵێک خەسڵەت و تایبەتمەندی ڕۆحانیەکەی لەدەست دەدا لە ڕاستیدا لە بۆ کورداندا وا نەبووە خەسڵەت و تایبەتمەندی ڕۆحانیەکەی ماوەتەوە لەبەرەوە ئەگەر دواتر تێکەڵ بە سیاست دەکرێت ئەوە بە پێچەوانە نەک ئەوەی کە میرێک بێتن ئاینەکە بەکاربێنێ بەڵکو شێخەکان بە تایبەتی نەقشبندی دوای ئەوەی لە کوردستان مەولانە خالید و با بڵێن مریدانی مەولانە خالید لە شوێنی جیاجیا توانیویانە ئەم ئەوەی کە ڕوودەداتن پێچەوانە دەبێت ڕۆحانیت دەکەن بە شۆڕش دەکەن بە ڕاپەڕین و دەتوانن چەندی شۆڕش و ڕاپەڕینی گەورە ئەنجام دەن لە شێخ عوبەیدوڵڵای نەهریەوە بگرێت تاوەکو شێخ سەعیدی پیران و ئەوانی تریش دکتۆر هەسناکەی ئەمە تێگەیشتنی کوردانە بۆ ئاین و لە ئێستادا زۆر لاوازە ئێمە تایپی ئیسلامی سەلەفیمان هەیە لە کوردستان زۆر بە بەهێزی و بەوازەحی بوونی هەیە ئیسلامێکی توڕاستیمان هەیە کە ئەمانیش زۆربەی مامۆستایانی ئاینی و هەتا کولیاتەکانی شەریعە و دوور و نزیکتۆ متابعیان دەکەی و چاودێری بەسەریانەوە ئەم جۆرە فۆرمەیە ئیسلامێکی سەلەفی جیهادیشمان هەبوو ئەنسار الئیسلام و جوند الئیسلام و ئەمانە گزارشتیان لێ دەکرد لەو بینە ئیسلامی کوردی ئیسلامێکی زۆر نخبەویە زۆر دەستەبژێریە لێرە و لەوێ ڕۆشنبیرێک کەسایەتێکی ئاینی پرۆگرامێک دەکات لە شوێنێک باسی دەکات یان نامیلکەیەک دەنووسی هەرەوەندە و زیاترنا بەداخۆ ئەمە زۆر ڕاستە لەوەدا کە با بڵێن ئێمە زۆر جار بە گوتاری جیاجیا هەندێک جار بە گوتاری ئایدۆلۆژی هەندێک جار بە گوتارە با بڵێن ئیسلامیە سیاسیەکە ئەمانە وای کردوکە هەندێک لەو خەسڵ و تایبەتمەندیانەی کە دەشیا گەشەی پێ بدرێ برەوی پێ بدرێ لە ڕاستیدا کبکرانەوە یەکێک لەوانەیە ئەوەی تازە باسمان لێوە کرد بە یەکۆ ژیان چەمکی قبولکردنی یەکتر ئەمانە ئەگەر کاتێک کە حزبە لە ڕاستیدا با بڵێن ڕەوتە ئایدۆلۆژیە سیاسیەکان سەر هەڵدەدەن چ سەلەفی بن یان غیرە سەلەفی ئەستان دەبێ بۆ ئەوانە بتوانن قبولی ئەو فرەجۆری و فرەچەشنی ئەمانە دژی تێگەیشتنی کوردانن بۆ ئیسلام پێم وایە ئەمانە و غەیری ئەمانە تەنانەت زۆر جار بزوتنەوە ناسیۆنالیستەکەش نەیتوانیوە ئەم تێگەیشتنە نەریتیە کوردیە کە تێکەڵیەکە هەم لەگەڵ لە مەزهەب و تێکەڵیەکە لە تێگەیشتنێکی عرفانیانەی سۆفیانە نەیتوانیوە ئەمە بەرجەستە بکە لە ژیانی ڕۆژانە بۆیشە ئاوا لاواز دەردەکەوێت بۆچی مەلایەکی کورد ئەوەندەی بەلایەوە گرنگە باسی مامۆستایەکی دیکە بکە بەلایەوە گرنگ نییە باسی مەلای گەورم لە بۆ بکە فتوای مەلای گەورم بۆ بخوێنتەوە چونکە لە ڕاستیدا ئەو مەلایە با بڵێن مەلای گەورە ناناسێ لەویش گرنگتر حاجی قادری کۆیی ناناسێ کە حاجی قادری کۆی یەکێکە لەوانەی تەواو بانگاوازی ئەوەی کردووە کوڕینە مەلاینا وەرن ئەم ئاینە دەکرێت لە نێو کوردیدا جێگەی بکرێتەوە دەڵێتن ئەخر کوفر نییە خۆ ئەمە نەڕووسین و نەهیچ کوفر نییە ئەگەر بین کوردانە ئیسلام دکتۆر کاتمان هەر نەماوە بەڵام بە خێرایی دەبێت پرسیار بکەم ئێمە کەرەستەی تەواو و ئەرزیەکی زۆر باشمان هەیە بۆ گەشە پێدان بە تێگەیشتنی کوردانە بۆ ئیسلام نەخێر چونکە نەمانتوانیوە ئەم تێگەیشتنی کوردانە بۆ ئیسلام بەر لە هەموو شتێک بەرجەستە بکەین بیخەینە ڕوو بەڵکو هەر یەکەوە هاتووە و لە ڕاستیدا لیدا دەبێت لە چێ دەست پێ بکەین دەبێت لەوە دەست پێ بکەین بچینەوە ئەو نەریتە جارێکی تر هەڵکۆڵینێکی تەواو مێژویانەی بۆ بکەین بۆی بزانین چۆن دەتوانین لە ئێستادا جێگەی بوێتەوە ئەگەر جێگەی ئەمە ئەرکی لە ڕاستیدا بەر لە هەموو شتێک ئەرکی زانانی ئاینیە لەوەش گرنگتر ئەرکی دەستگا ئەکادیمیەکانە کە بتوانن پێمان بڵێن کاکە لە دوای 1400 ساڵ کورد لە نێو ئیسلامدا چی چاندووە باشە بۆچی کەسێکی وەکو حاجی قادر ئەگەر من بتوانم ئەلێرە شتێک بخوێنمەوە بۆچی حاجی قادر دەتوانێت ئەمە بکە بۆچی لە ئێستادا ناکەین تەماشا بکە چۆن وەسفێکی خودای کردووە دەڵێ ئەی بێنە زیر و هەمتا هەر تۆی کە بەرقەراری بێدار و بێدیاری بێدار و پایەداری شعرێکی دوور و درێژە بەڵام تۆ تەماشای ئاخر دێڕی بکە دەڵێ معلومە بۆچی حاجی مەدحت دەکا بە کوردی تا کەس نەڵێ بە کوردی نەکراوە مەدحی باری ئەمەیە ئەوەی کە من باسم لێ کرد چۆن ئێمە دەتوانین ئەم تێگەیشتنە باشە تەواو کۆمەڵایەتی بکەینەوە تەواو خۆماڵی بکەینەوە بۆ ئەوەی ئەو وەختە وەک شتێکی نامۆ تەماشای نەکرێ بەڵکو وەک بەشێک لە ناسنامەیەکی گشتگیر کە ناسنامە لە چوارچێوەی بنەما نەگۆڕەکانی شریعەتی ئیسلامیش دەتوانین ئەوە بکەین چکە ئەو زانایانە هەم زانا بوون هەمیش
تێگەیشتنێکی خۆیان هەبووە بۆ ئیسا دووبارە زۆر سپاس زۆر سپاس دکتۆر کە میوانی ئێمە بووی سپاس لەکۆیەوە هەتا ئێرە هاتیت ئێمە بووی زۆر بەخێر زۆر بیت سپاس بۆ جناب کاک دکتۆر دەستی وە خۆش. زۆر سودمەند بوو قوربان گیان. سەفقان؟ زۆر سپاس بۆ جناب تۆ چیمان پێشکەشەکەی چی بۆ ئامادە کردوین شخۆ بێگومان ئیرۆژ ساڵڤەگەرا ئەنفالای وەک دۆ چاردەی هەیە شەڤەکە ڕشت سەر کوردستانی و سەر جیهانێک گشتی تەبدیر دەرباس بوو ji بۆ wêjî îro misranek amade kiriye îro ji helbestayê nivîsandum îro awaz jî kiriye heger kêmanî jî nekî tê dihe bi berabûrîn ji ber me îro amade kiriye hevîdarim ku layıqê wan şehîdê hanê jî bû em karibir xizmetekê ji bo birînê xwe jî bikin تو هەردەم شتێک باش بێژی بۆ مناسەباتێت نەتەوەیی کەرم کە بێمە بێژە بوو کاک سەفقان هستك برينا ين فرمانك ين أنفا آخ كردستان دلا چیا و دشت و نوا هر بهستك برينك ين فرمانك ين أنفا ين فرمانك ين أنفا برين كرهي كردستان شيري هنا برين كرهي وادي سخن ودك سركان العفري وادي سخن ودك لواشكاني وعفري وادي سخن ودك لواشكاني وعفري قردك اللي بتقرا بدن قادلي غمجينا بدن قادلي غمجينا كردستان ابتني بمليونان دلجني كردستان ابتني بمليونان دلجني هنا آلا ممايا نخشى لسر قردني هنا آلا تمايا
نخشال سر گردنی هینا آلا نمایه نخشال سر گردنی انفال و مرمان انت لبیرندای کامینه لبیرندای دای پاس دەنگ خۆش سپاس خۆش دەم خۆش سترانێکی بەهێست بۆ خۆمە ئیرۆ شتێکردبوو خان هۆنەرمەندی ئۆلی سەفقان بێجگەلەوەی هوەرمەندی ئۆلیە پێیان بەێ بۆ لالێش گۆرانی وتووە زۆر بە جوانی بۆ عفرین گۆرانی گوتووە ئەم ڕەمەزان هۆنەرمەندی ئۆلیە ئێستا ڕەمەزان هۆنەرمەندی ئۆلیە شخوا شەبیرکێمە شەبیرکن ئۆلینە لە ئیرۆ باشقە بوش بەر کۆمکوژیا ئەنفالا گۆپسەرێ کورددا ئۆڵ و نیشتیمان بەیەکەوە عینەیەکە عینەیە نیشتیمانی خوند کاکە باشخان چیتر فێر بووی لەوەتەی لێرەی کەلیمەی کوردی چیتر فێر بووی خۆمان سۆرانی سۆرانی دەتوانم بە سۆرانی ئێستا قسە بکەم پڕ بە جوانی و فێردم و فێم دکم زۆر بە جوانی زۆر 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 بە جوانی زۆر بە جوانی خەڵکی بە شەرەفیش ئەوەی کرد فێربی خەڵکی بە شەرەفی کوردستان زۆر چ فێر بوو ئەی چی لەمە هەموو کاتێەوە باوکەیانشتە فێر بوو باوکەیان ئەوە لە من فێر بوو دکتۆر نا بەڕاستیژی ئەگەر ینی بالا خۆ دەدێ یان کار فێر ببی زوو کار فێری سۆرانی نەخاسم ئەو کەسێک گوه دەدا کوردی و پەیوێن کوردی بەرینەوە ئێوە هەنەرمەندن میدیاکاریشن دەبێ بۆ هەموو کورد کار بکەن ینی دەبێ شێوەزاری جیاواز بزانێت پێم سۆرانی دەزانی هەورامی کاڵهۆر کرمانزیش جافی دەزانم جافی کاڵهۆری دەزانم دکتۆر ئەی بۆ ناڵێن بانوت شێزارێ ئینگلیزی زانم ئینگلیزی شێوەزار شێوەزای کوردی والله سۆرانی و تیچێک بادینی و جا دکتۆر مە هەورەمانیژی ئاواز چێکریا هەلبەستەکەی کاکنزان بن هەورامی قورآن ئەمن لە ماڵی دۆستێکم بووم بەخوا ئەوەنی خەڵکی ینی ئەوانی هەر کرمانجن یەک سەعات لەگەڵ خانەوادەی خۆم لەگەڵ دایکی خۆم پاوەی هەورامی قسەم دەکرد دیمەوە هەموو تەواشامەکەم منی هەر فکرم لەسەر لەگەڵ دایکم قسەمەکەن وتی ئەرێ تۆ کەی چووکی بۆ زمانی فەرەنسا فێر بووی هەمووی فەرەنسا وتی لە کوێ فێر بووی وتم بە قورئان وەرە هەورامی بوو وتی بە قورئانەوە یەک ساتە قسە دەکەی هیچ بەڕاستی قورسە زۆر کار پێیان خەسەنی وەشەنی بانوبەری دەمەکەی هەواڵێکی مژمەر هەلبەستێکشان گۆ سەفقان خوازم بدەنگێتە ئەم کەلهۆریش ببیزن ئیجا ئەف هەلبەست مرشان دەبوون دگۆ مەپرس کە من لە ما دومە یان سەردارێ بێداد بوومە یان لە توخمێ فەرهاد بوومە شێوەی جەمشیدی جەم دێرم یان لا دەسەم یا گەلایەم ئیجا وڵ درێژ هەلبەست درێژ ئانام گۆت چ بوو کورمانجی ئەڤەیە کەلهۆری کەلهۆریژی زانی کەلهۆری ئەڤام ئاواز کردین چێکردیان نەزانم لێ مەجبەر کرد شاڵە درۆژێ بۆ ئەم شەو دوو میوانی تایبەتمان هەیە تۆڕی میدیای ڕوودا و دوو بەڵگە فیلمی لەبارەی ئەنفال بەرهەم هێناوە کە یەکیان تەنافی ڕەشە ئەوەی دیکەیان گەڕانەوە بۆ سەرمۆرد کە دوو بەڵگە فیلمی تۆڕی میدیای ڕووداون باز لە خاپڕکردنی گوندێک و ژیانی دوای ئەنفال دەکەن کە دەرهێنەرەکانی هەردوو بەڵگە فیلمەکە لێرە میوانن داوایان لە دەکەین فەرمون بۆ ناو ستۆدیۆ کاک نەوزاد مححمود و دەرهێنەری بەڵگە فیلمی تەنافی ڕەش کرمانج فەرج دەرهێنەری بەڵگە فیلمی گەڕانەوە بۆ سەرمۆرد خێراتی زۆر بەخێر هاتن لە لە سلێمانیەوە هاتون نەوزاد مححمود لە ئێمە لە هەمویان لە ڕوودا و کۆنترە بێگومان مە ئەو لە ڕۆژاوای کوردستانی نێر بۆ لە ڕوودا و بەڕاستی کە من سەرەتا چوومە ڕوودا و منیان لە ژێردەستی کاک نەوزاد دانا ئەو فێری چۆنێتی بانی مامۆستای من بۆ فێری چۆنێتی نووسینی هەواڵ و ئەو بابەتانی لەگەڵ ئەوە ئەو ئەدەبیاتەی دەیزانی چۆن تەوزیفی دەکە بەباشی بۆ جێڕانەوەی
ئەم بەسەرهاتانەی کە دەیەوێت کارێکی زۆر ناوازەی کردبوو لەسەر کەنیزەکەەکانی خەلافات کە من بۆ خۆم پێم وایە خەڵکی تری ئێزیدیش و غەیری ئێزیدیش خەریک دکتۆر کاری زۆر تایبەتی دیکەی کردووە ئەو کاتێککە لە سلێمانی بووین من پێشتر لە ڕووداوی سلێمانی بووم هەر کاتێک کاگنەوزات کارێکی تایبەتی بکردایە یەکسەر ئێمەی بانەکردەوە چین لە ژووری مۆنتاژدا ئەنیشتین سێرمانەکرد بە هەمان شێوە کاکردوانش ئەویش لە سلێمانی لەگەڵ ئەمە بۆ زۆر بەخێر بێن کاکرمانچ باڵای تۆ دەست پێ بکەین بە گفتوگۆکەمان تۆ بەڵگە فیلمی دەرهێنەری بەڵگە فیلمی گەڕانەوە بۆ سەر مردی گوندێک لە ناوچێکی شاخاوی کوردستان کە گوندێک کە گەشتون پێی بەڕاستی ئاستەم بووە باسی ئەو هەستم بۆ بکە کە لە کاتی دروستکردنی ئەو بەڵگە فیلمە هەت بووە چۆن توانیوتە بەڕاستی چه هەستێکت هەبوو خۆت بخەیتە شوێنی ئەو کەسانێک کە ئەو کارەساتیان بەسەر هاتووە بتانی ئەمە بە دۆکۆمنت بکەیت ڕاستە بەڕاستی زۆر قورسیانی ئەو هەستێک کە لەو بەڵگە فیلماکە پیشانمانەوە ئەو شوێنە شوێنێکی زۆر جوانە بەڕاستی گوندێکی زۆر جوانە یعنی وەکو باش وایە لە باوەشی دووچە ئەو گوندە زۆر ئەستەم بوو کە جێشی عێراقی بگا بۆ شوێنە بەڵام لە ڕێی جاشەوە جاشەکان جێشی عێراقیان بە پیادە و بە سواری ئێسترۆمانە سلاحیان برچوون بۆ گوندەکە داگیران کرد چیرۆشی گوندەکە زۆر سێرەیانی هەندێک لە خەڵکی گوندەکە ڕایان کرد بەرەو سنوور هەندێکیانمانەوە لە گوندەکە لە قەتپاڵی چاکەیە ئەشکەوتێکی تایە ئەشکەوتەکە زۆر ئەستەمە نابینرێت هەتا نەچیتە بەردەمی ئەشکەوتەکە نەچیتە سەر ئەشکەوتەکە نازانی کەمە ئەشکەوتە تر 30 کەشتیان قەرارەیەن کە بچنە ناو ئەشکەوتەوە ڕانەکەن بەرەو سنوور ئەمێننەوە لەوێ تقریبان بۆ ماوەی نزیک هەفتەیەک ئەمێننەوە لەوێ جێش عێراق کێتە ناو گوندەکەیانەوە تر ئەیبینن بە سەیریەکەن کە ئەبینن گوندەکان وێران نەکرێ بیناکانیانە تەقێنەوە حیوانەکانیان سەرەبڕن بە بەرچای خۆیانەوە ئەمێنەوە بە کولەمەرجی دەردی خۆیانڕێن بە کولەمەرجی بۆ ماوەی 4 شەو 5 شەو لێ ئەمێننەوە دوایی ئیتر ئینهیارەکەن بڕیارەیەن کە بێنە خوارەوە خۆیان تەسلیمی جێشی عێراقیکەن کێنە خوارەوە جێشی عێراقی حاپەسێن ئەمە لە چۆ هاتوونەتە خوارەوە هیچ شوێنێ نییە هیچ ڕێگایەک نییە چۆن لەم شاخەواتون لە خوارەوە لەم کێنە خوارەوە تر جێشی عێراقی ئەیانگرن بەعدیان پێن کە هیچیان لێ ناکەن لەبەر ئێوە هیچ شتێکتان پێ نیە سیلاحتان پێ نییە بەس وعدەکان نابەنە سەر بەڕاستی ئەیانگرن و یەکەم جارەیان بەنە شاری شارۆچکەی دوکان پاشانیان بەنە قەڵای سووسێ لەوێ تحقیقیان لێکەن و تعزیبیشانێن پاشە نچنە سلێمانی لە تەواریەکە دوایشنە تۆبزاوە و بەرەو نوگرە سەلمان ئیتر چیرۆکان لێوە دەست پێەکە ئەوانە ماون تۆ دواندوت بەڵێ لەو 38 کەسە 18 کەسیان نەماون شەید بوون 20 کەسیان گەڕاونەتەوە لە 20کەش 10 کەسیان ماوە نێسە لە ژیانە ئێمە لەگەڵ چەند کەسێکیانە قسەمان کردو کە ماوە لە ژیانە تەنافی ڕەش نەوزاد محمود دەتەوێت چی بەوانە بڵێ کە ئەم بەڵگە فیلمە دەبینن ئەوەی کاکرمانج باسیەکە ساتە وەختیان فالە بەس پێم وایە قۆناغی یەکیان فالە ئەوەی من لە تەنافی ڕەش ئێمە باسمان کردووە قۆناغی دوایان فالە خۆی لە کوردستان بەداخەوە میدیای ئێمە یان ناوەندەکانی توێژینەوە زۆرتر فۆکسیان لەسەر ساتەوەختی کۆمەڵکوژیەکانە بەڵام لە دوای کۆمەڵکوژیەکانەوە ڕووداوی گەورە هەن بۆ نمونە هیچێک لەو ڕووداوە گەورانە کە بێ باز بکرێ ئەوەیە کە کۆمەڵێک ژن بەجێماون ئەم ژنانە گرێوی ئەوەیان کردبوو کە ئامانجی دووەمی بەعس نێتە دی ئەویش پەرتەوازەکردنی کۆمەلگای کوردیە ئەو هەموو منداڵی کە بە بێباوک بەجێماون ئەم ژنانە چۆن شانیان داوەتە بەر ئەرکێکی قورس بوون بە باوک بوون بە دایک بوون بە نانپەیداکەری ئەم منداڵانە ینی کاتێک کە ئەچناوە وردەکاریانەوە سەیرەکەی ئەم ژنانە تەحەدای زۆر گەورەیان کردووە بۆچی لەبەرەوە
ئێمە کە ئەنفال کۆتایی دێت ساڵی هەشتا کە دوامین قۆناغی ئەنفال کۆتایی دێت دوجار کۆڕە و ڕوەدا کە کۆڕە و ڕوئەدات پرۆسی ئازادی با بڵێن ڕاپەڕینی بەهارینەوە تو یەک ڕوەدا یەکسەر هەرێمی کوردستان پێ ئەنێتە ناو چەند ساڵێکی سەختی گرانیەوە لەو گرانیەیە ئەو پیاوانەش بەرگیان ئەگرت کە هیچ ینی ڕوبەڕووی هیچ کۆمەڵکوژیەک نەبوو بوونەوە نەخوازە ئەم ژنانە کە لە نوگرە سەلمان گەڕابوونەوە ئەبوو یەکەم بێنەوە سەر پێی خۆیان ینی شۆک بەریان بدا دووەم ئەبوو ئەم منداڵانە بەخێو بکەن گەورە بکەن ئیتر وردەکاری هەیە بۆ نمونەیەشێک لەو ژنانەکە لە ئیشەکەی ئەمە قساکە ئەڵێ ئیش نەماوە من نەم کرد بێ ئەمە گوڵوەچنیە درومانیە کرێکاریە یەکێک لە کوڕی ژنەکان کە لە ئیشەکەی ئەمە قساکەڵە ئێواران کە دایکم بەدەستی شەقار و خوێناوی ئەگەڕایەوە ئێمە منداڵ بووین بەڵام ینی نەمانەزانی چۆن بخەوین نەمانەزانی چۆن ئیسراحەت بکەین ینی بەڕاستی قۆناغی دوای ئەنفال ئەم قۆناغە زۆر گەنگە لەبەرەوەی ڕوونە بۆی کە ڕژێمی بەحسمە بەستی بوو کورد لە ڕیشەوە هەڵبچێشی بەڵام مانەوە بۆ خۆی ڕێک ڕێگریکردنە لەو ئامانجەی کە ئەوان هەیان بوو نەوزاد مححمود یادەوەری یەکێکە لەو بابەتانەی کە ئێستا لە جیهانی سەردەم و ئەدەبیاتی ئاشتی زۆر کاری لەسەر دەکرێت میمۆری ئەوانەی کەوا تۆ لە تەنافی ڕەش ئیش لەسەری کردووە چۆن توانی ویانە ئەم مەرگەساتەی نوگرە سەلمان بتوانن سەیتەڕەی لەسەر بکەن و درێژە بە ژیان بدەن چ شتێک وای لەوانە کردووە کە ئەم هێزە گەورەیە بداتە ئەوانە دکتۆر حەزەکەم شتێکە تۆ باس بکەم شتێکی زۆر گرنگ لە دوای پرۆسی ئەنفال و گەڕانەوەی قوربانیەکان لە نوگرە سەلمانەوە ئەوەیە ئەوان کاتێک گەڕاونەتەوە خاڵی هەرە سەرنجڕاکێش ئەوەیە بۆ ماوەی ساڵێک و زیاتریش کە سوکارە نزیکەکانی خۆشیان نانوێراوە تێکەڵیان بن ینی تۆ لەبەرچی ئێستا پێت دەڵم ینی ژنێک لە نوگرە سەلمان گەڕاوەتەوە بە 8 منداڵەوە باشە کاکە ئەمە کە گەڕاوەتەوە ئۆتۆماتیکی پێویستی بە کەسێک کە برایەکی مێردەکەی یا خاڵۆزایەکی مێردەکەی یا کەسێکی نزیکە بۆ ئەوەی بەهانایەوە بێت چاو جارە شۆکەکە تێپەڕێنێ ئەو شوەکەی کە 8 مانگ لە نوگرە سەلمان بۆ 6 تەنانەت ئەمانش نێنوێراوە نزیکیان بنەوە لەبەر چی لەبەرەوەی پێیان وە بووە بەعس چاودێریانەکە کە ئەمانە ئەگەڕێنەوە هەر کەس تێکەڵیان کە ئۆتۆماتیکی ئەوانیشەکەونە ناو زاویەکەوە لەبەرەوە کەس نەیوێراوە تێکەڵیان بکە لە دوای گەڕانەوە کەش ئەمانە لە خانوویەکی چۆڵە یان لە ماڵێکی چۆڵ و ئاواییەکی چۆڵ یان لە هەر شوێنێکا بە دوورە پەرێزی ژیاون ئەنجا ئەمانە پێویست بووە قۆناغی یەکەم شۆکەکە تێپەڕێنن دووەم ئەنجا بیر بکەنەوە کە ئەمان برسیانە چۆن نان پەیدا بکەن بۆ منداڵانە ینی بەڕاستی مەرگەساتی گەورە لە پرۆسی ئەنفالە نییە مەرگەساتی گەورە لە دوای ئەنفال و کۆمەڵکوژیەکەیە کە ئەمانەی تر پێویستە بکەونە سەر پێی خۆیان پێویستە ئەم منداڵانە بەخێوکن ئێستا من شتێکت بۆ باس دەکەم لە تەنافی ڕەشاد سێ کەیسمان هەیە کەیسێکیان لە هەڵەبجەیە ئەمە زۆر کاریگەرە بۆچی ئەم کەیسە لە هەڵەبجاڵێ کاتێککە کیمیابارانی هەڵەبجە کرا تەمەنۆژ لە هەشتا ئەوش هەر درێژکراوەی ئەنفالە ئەڵێ کاتێک کە کیمیاباران هەڵەبجە کرا ئەڵێ دایکم و باوکم بەرکەوتن من تەمەنم 10 ساڵ بوو 4 برای بچووکترم هەبوو لە خۆم بینە بەرچاوی خۆت کەسێک تەمەنی 10 ساڵ ئەڵێ باوکم پێشەوەی باوکی بمرێ یان شەهید بێ هاتووە بۆ لای ناوی گەشاوە لە ئیشەکەتا هەیە پێی ئەڵێ گەشاو ئەمە وشیاری براتە لەگەڵ سێ براتری ئاگاد لێیان بێ ئێمەش دین بۆ لاتەن تەبعاً کە ئەمان دەڕۆن باوکی و دایکی دەمرن ئەڵێ ئەم خۆم ئەوەندە منداڵ بووم کە براکەم وشیاری برام ئەگریا لەبەرەوەی من هیچ ئەزمونێکی دایکایەتیم نەبوو کە دەگریا نەم ئەزانی بۆ شیر ئەگری برسیەتی نەمەزانی چی لێ بکەم ئەبوو ژنێکی ترم بان کردای بم تا ئەم مناڵە بۆچی ئەگری دوای ئەوەش کە تی ئەگەیشت بۆچی ئەگری اینجا هیچیش نەبوو لێ بکە ینی چی بکە ینی شیر نەبووە بیداتێ ینی چیرۆکیشیان هەیە ئەوانە باوەڕم پێ بکە ینی ئینسان کاچێتە ناو وردەکاریەکانەوە لەو باوەڕایە ئەمانە خوا بۆ ئەوەی هێشتوونەتەوە کە بەنەوەی ئێستا بڵێن چی ڕوویدا بەس بۆ ئەوە ماونەتەوە باشە لەو سێ خانەوەی کە تۆ بینیتن لەو سێ ژنەی کە تۆ قسە لەگەڵاکردن لە تەنافی ڕەش ئەوانەی کە بۆ تۆیان باسە کرد
چ شتێک گوای لێ کردبوون کە هەتا ئێستا بەردەوام بوو ینی چه هیوایەک هەبوو لە لای ئەوان بۆ ژیان هەرچەند بیرەکەنەوە شەو ئەخەون لاانەی خەونەکانیشیان ئەو مەرگە ساتە بێ کە بینیویانە و چ شتێک گوای لەوان کردووە کە هەتا ئێستا بەردەوام بن لەسەر ژیان و کۆڵ نەدەن لە سەدا هەشتا بۆ هەشتا و پێنجی قوربانیەکان نەخوێندەوارن ئەمە یەکلایی بۆتەوە لەبەرەوەی خەڵکی گوت نشێنن بەڵام ئەمان لە نوگرە سەلمان بە بیرکردنەوەی خۆیان بە هەموو ئەو ئەشکەنجانەی کە دراون تێگەیشتون کە ئامانجی بەعس ئەوەی ئەوان لەناو بچن لەمە تێگەیشتون کاتێک لەمە تێگەیشتون گەیشتونەتە ئەو باوەڕێی پێویستە ئەوان نێڵن ئەم خەونە بێتە دی ئەبێ لە ناو نەچن لەبەر ئەوە هەر ئەوە ژوای لێکردوون کە ئێستا گەشاو کچ بووە ئەڵێ من کاتێک کە ئیتر لەگەڵ ئێش و ئازاری بەخێوکردنی مناڵەکان گەورە بووم بیرۆکەیەکەم بۆ هات بڕیارما هەندێک شت نەکەم شو نەکەمەوە بڕیارمە هەتا ئەبەت شو نەکەمەوە واتە هەتا ئێستا شووی نەکردووە هەتا ئێستا شووی نەکردێتەوە ئێستا ئێستا ئەو بووە بە ننکی منداڵی براکانی بەبی ئەوەی شو بکاتەوە پێگەی جا لە هەمووی سیرتر سەیریکە من وەکو نەوزاد کە هیچ کۆمەڵکوژیەکەم نبینیوە تا دیوم تەوەسم خوێندووە براکانی گەشاو یەکیشان دکتۆرن یەکیشان مامۆستای کۆلێژە ئەو دوانی دیکەشیان پێم وایە هەر خوێنواریان ئەوە باوکیانە یعنی شەهادەی بەرزیان هەیە مەبەستم چییە مەبەستم ئەو ئیرادەیە ئەو توانای ئەو ژنەیە باشێ انها ئەف ئیرادا مەزن و گەورە و ئەف چیرۆکێ براستیژی گهیناژی بلکی تا ئێستا نەدیارش بۆ جیهانێک کا چ ئش بسەرێ کووردا داهاتیە یانژی تەنێ ئەم چیرۆکی هەفتوو دەبیزم بەلکی ناو هەفتە ئەوەی چاوە گەورەتر ببە بوویێرا چۆن لەسەر زۆر نەکراوە ڕکلام ینی چۆن ینی بۆ ئەوەی کە گەورەتر بێ لە جیهان ئەو فاجعای بە هەموو عالم نیشان بدەن کە لەسەر وەرە تەرجمەکردن خەڵکی کورد بەسەر هاتووە لە بەسەر کورد زوڵمێکی لی کراوە ینی ئێمە نابی هەروە بە ئاسانی لەسەر ئەو پرسیارە تۆ پرسیارێکی سادەیە بەس بەڕاستی ئێستا ئەو پرسیارە بۆ بە پرسیارێکی میتۆدی لەناو کۆمەلگای ئێمەیە کە بەڕاستی ئێمە وەکو خوێنەوارەکان وەکو ناوەندەکانی توێژینەوە هیچ قەدر و قیمەتێکی ئەو قوربانیانەمان نەزانی کە بۆ ئێمەمانەوە سەیریکە ئێمە کۆمەڵێک زانکۆمان هەیە زانکۆ حکومیەکان ئەو زانکۆی سلێمانیە زانکۆی دهۆکە زانکۆی هەولێرە زانکۆی هەڵەبجەیە کۆمەڵێک زانکۆی دیکەشمان هەیە کە ناحکومێت کاتێک تۆ وەکو میدیاکار کە دەست ئەبەی بۆ هەر ئیشێک پێویستت بە چییە هەنگاوی یەکەم پێویستت بە بەڵگەنامەیە بە دۆکومنتە ئەو شوێنەی کە پێویستە دۆکومنتی هەبێ ئەو شوێنەی کە پێویستە بەڵگەنامەی هەبێ کە لە ڕووی زانستیەوە ئیشەکەی تۆ دەوڵەمەند بکە ناوەندەکانی توێژینەوەی ئێمن بڕوام پێ بکە من ناڵێم هیچیان نییە بەس ئەوەندە هەژارن هەندێک جار بۆ خۆیان ڕەنگە دانیشن سەیری ئیشێکی تۆ بکەن بزان چی ڕووی داوە ئەمە کارە ساتە گەورەکەیە لەناو کۆمەلگای ئێمەدا من یەک نمونەی بەسیتت بوو یعنی نمونەیەکی بچووکت بۆ جێڕمەوە من خۆشبەختانە فرسەتی ئەوەم هەبووە هەر لە ڕوودا و بچمە دوو وڵاتی دیکە کۆمەڵکوژی ڕووداوە تێدا چوومەتە بۆسمە چوومەتە پۆڵەندا چوومەتە مۆزەخانەی ئاوشتفیس ئەو شوێنەی کە هیتلەر قوربانیەکانی تێدا کرد بە سابوون لەوێ سەرنجی یەک شتەمدا کە زۆر سەرنجی منی ڕاکێشایانی ڕای چڵەکاندم ئەوە واز لێ بێنە کە ناوەندەکانی ئەوێ هەم ناوەندە زانستیەکان و هەم ناوەندە ئاینیەکانیش بایەخێکی ئێجگار گەورە و دەوڵەمەندیان داوە بە مەسەلەی قوربانیەکان قوربانیەکان خۆشیان زمانی گێڕانەوەیان زۆر کاریگەرە یعنی بەداخەوە خاڵی لاوازی ئێمە جگەلەوەی ناوەندەکانی ئێمە کە گلەیەکانیان واز لێ دێنین بەداخەوە قوربانیەکانیشمان زمانی گێڕانەوەیان هەژارە باش ئیزافەیەک بۆ قسەکەی کاگنۆزات لەگەڵی با من پرسیارێک بکەم چونکە هەر لەسەر ئەم بابەتە ئەمان باس لەوە دەکەن کە چۆن ئەم مەرگەساتە بگەینە دنیا لە ناوەخۆی کوردستان مەترسی ئەوە هەیە دەڵێن ڕۆڵەکانمانەوەی تازە نازانی لە ئەمفالچی ڕوویداوە کرماند فەڕەز دەتەوێت بەم بەڵگە فیلمە چۆن تەوزیفی ئەمە بکەی بنەوەی نوێ هەموو ئەوانەی کە ئەم بەڵگە فیلمە دەبینن بەلای کە میجارێنەوەی خۆمان تێبگە لە ئەمفالچی ڕوویداوە دواتر ئێمە بیر لەوە بکەینەوە کە چۆن ئەم پەیامانە بە خەڵکی دەرەوەی کورد بگەینین کێشە گەورەکە لەوەیە ئێستا ئێمە
ئەم مەرگە ساتەوە خەریکە لە کیسمانەچێ ئەو کەسانی کە شاید حاڵن خەریکە هیچیان نابێنن تۆ ئەمانە لە وڵاتانی دەرەوە مەسەرەن کە جینۆساید بووە یان هۆلۆکۆست بووە ئەو کەسانی کە ڕزگاریان بووە وەکو سەروەتێکی نیشتیمانی سەریان کردووە بە هەموو شێوی یارمەتیان ناوە هەموو وشتەکانی ئەرشیف کردووە یعنی لە مەسەرەن جووەکان لەسەر هۆلۆکۆست هەزارەها فیلمیان کردووە ئێستش فیلمەکان لێرە ئەمە لەوانی بە هەمووی 50 فیلم کرا بێڵین بەسە بوو بەسە ئەو کارە ساتە زۆر گەورەیە یعنی پێویستە وەزارەتی ڕۆشنبیری پێویستە وەزارەتی ئەنفال و جینۆساید بودجێکی تایبەت دروستکەن بۆ ئەوە فیلم سازان هان بن کە فیلم دروستکردن لەسەر ئەنفالەکان بۆی ئەو مەرگە ساتە ئەبێ فیلم لە سەتحی بینالدوەلی بێ لە سەتحی جیهانی بێ نەبەز مثلا پرسیار بۆ بەعنوانی مثال بەس بۆ کوردستانی مثلا باشوور بێ با لە سەتحی بینالدوەلی بێ کە خەڵکەکەی جیهان بیبینین ئەو کاتە بعد مەصرفی زۆری تێ بکەن ئێمە فیلمەکان کە دروستێکەین وا دروستێکین کە کەسێ هیچ شتێ لەو مۆزوعە نەزانێ یعنی کە بیبینێ بزانێ ئەم مۆزوعە چییە تێبگا لە مۆزوعەکە ینی فیلمەکان ئێمە وا دروستێکن بەڕاستی کەوایە بەشێک لەم مەترسی خەڵکەشی ڕۆشنبیر لە کوردستان دەڵێ خەریکەنەوەی ئێمەنەوەی تازە نازانی لە ئەنفال چی ڕوویداوە لەم ڕێگەیەوە دەتوانن پێیان بڵێن کە چی ڕوویداوە بەڵێ نەک ئەوە یعنی پێویستە لە مەکتەبەکانە بخوێنرێ پێویستە نەک ئێمە بە عەرەبیش بزانێکە چی بەسەر کوردهاتووە ئەم میلەتە چی لێ بەسەرهاتوە ینی ئەوە بکرێت بە دیراسە لەگەڵ تۆڕی میدیای ڕوودا و ینی پرۆژەیەکی وا هەیەکەوە ئەم بەڵگە فیلمانە بکرێنە کوردی ئینگلیزی بەڵێ هەمووی کراوە هەمی تەرجمە کراوە ڕوودا و ئەوەندەی من ئاگدارم باەخی زۆری داوە بە مەسلەی کۆمەڵکوژی پێم وایە زۆربەی نەک زۆربەی بەشێک لە چیرۆکەکان لە ڕوودا و بە فۆکس و بە گێڕانەوە و بە ئاراستەی جیاواز بەرهەمیان لێ دروست کراوە بەڵام بەڕاستی ئەگەر تۆ بدەوێ ئەم جیلە ئەمنەوەی ئێستا بزانن کۆمەڵکوژی چییە بزانن ئێمە لەسەر چخۆڵە مێشێک هاتوونێتە دەرەوە بەڵگە فیلم بەز نییە بەڵگە فیلم مادەیەکی تەلەڤیزیۆنیە و تێپەڕێ و ئەڕوا ئەوەی دەمێنێتەوە میتۆدە منهەجی خوێندنە منهەجی خوێندن بە بەردەوامی ئەبێ لە بەردەستی خوێندکار بێ بخوێن هەژارترین شوێنی ئێمە کە لەبارەی جینۆسایدەوە تا ئێستا هەبێ ئەو شتێکە پێی دەوترێ منهەجی خوێندنیان میتۆدی خوێندن کۆ بەڕاستی یعنی شتێکی سەطحیت پێ دەڵێ بۆ نمونەیەکت بۆ باس دەکەم دەڵێ ئەنفال 8 قۆناغ بوو لەوێ تێپەڕی بەڵام ئەگدار یەکشت لە نێوان گوندەکە کە ئەیان گوێزنەوە ئەم خەڵکی ئەم ئاواییە کە سوپای عێراقی گەماروێ دەن و خەڵکەکە کۆکەنەوە ئەیان خەنە ناو ئۆتۆمبیلی سەربازیەوە ئەیان گوێزنەوە تەبعاً یەکسەر نەبراونەتن کە سەلمان ئەوانە قۆناغ بە قۆناغ گەشتن لەم گوندەوە تا دەیان بنە ئێرە یەک دنیا دیمەن و وردەکاری هەیە نابێ بفەوتێ کە ئەم دیمەنە وردەکاریانە فەوتان چیرۆکەکەی تۆ لاوازە بێ نمونەیەکی بەسێتت بۆ جار لە بۆسنا پیرەژنێکم دوان زۆر پیر بوو تەمەنی لە حوش کاتێک کە سربەکان چوو بوون لەوێ هەر لە حوشەی ماڵەکەیدا کوڕەکەیان بە بەرچاوی کوشت بوو کوڕەکەی پیاوەکەشیان کوشت بوو کچەکەی هەر لە حوشەی ماڵەکەیدا دەستدرێژی سێکسیان کرد بۆ سەری و دوای کوێشیان کوشت بوو بەس خۆی ماوەتەوە ئەم ژنە کاتێک چیرۆکەی بۆ منی جێڕایەوە هەناسە بە هەناسە دیمەن بە دیمەن هەمووی بە وردەکاری باس کردووە کە من پێ دەڵم زمانی قوربانیەکانمان هەژارە ئەوەش ڕەنگی یاوەتەوە لەسەر ئەو بەڵگە فیلم و دۆکۆمنتان کاک نەوزاد من پرسیارەکەمە بوو لە تۆ دایم حەزت لە ناوی سەرنجڕاکێش و ماشێتی سەرنجڕاکێشە بە بابەتەکانی خۆت تەنافی ڕەشت چۆن هەڵبژارد ئەو ناوەت چۆن هەڵبژارد بوو تەنافی ڕاش بۆچی هەڵبژارد لەبەرەوەی من لە چیەوە سەرچاوی گرێکە بانو من ئیشکردنی من لەسەر مەسلەی ئەنفال دەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕۆژنامەی میدیا کە ئێمە لەوێ کارمان دەکرد دواتر ڕۆژنامەی ڕوودا و کە من بەردەوام دەچوون بۆ ئەو ناوچانە هەستمە کرد ئەنفال یعنی ئێش و ئازارەکانی ئاسەوارەکانی بەردەوا من ئێمە کە ئەمان و کۆتایی هاتووە ئێمە مانوت ئەنفال هەشتا ئەوەندەی دەستی پێ کردووە بەس من کە ئەچوومە ئەوێ هەستمە کرد بەردەوامە چۆن بەردەوامە هەستمە کرد هێشتا ژنێک
نازانێت چی بکات لە مناڵەکانی هەستمە کرد ئێشتا کوڕێک کە باوکی ئەنفال کراوە نازانێت چۆن درێژە بە خوێندن هەستمە کرد هێشتا دەیەک لەوێ کە مزگەوتەکەی ڕوخێنراوە نازانن چۆن نوێش هەستمە کرد هێشتا قوتابخانەیەک ڕووخا ینی بەردەوام بوو ئەنفال ئەوە وای لێ کردم ینی بیر لەوە بکەمەوە کە ژنێک کاتێک کە لە نوگرە سەلمان گەڕاوەتەوە کچێک کە لە کیمیابارانی هەڵەبجە گەڕاوەتەوە چۆن ئەم مناڵانەی گەورە باشکە نوزاد بێگومان و دەمەک درێژ کار کرد divê mijara hanê de bandora wê ser derûniya we ser nefsiya we nehat çaw hûn her du jî bersivayê bidin baş dibe وڵی من بەنسبەت خۆمەوە بە کورتی یەکش دەڵم ئەگەر ئینسان یعنی مرۆڤ کاتێک ئەچێتە بەرامبەر قوربانیەک دانیشێ ئەگەر هیچ هەستێکیشی نەبێ مادام خۆی باوک و مناڵ و خوشک و برای هەبێ یەکسەر ئەکەوێتە ژێر کاریگەریەوە چکە کە ئەو ئەڵێ کچەکەمیان کوشت تۆ بیر لە خوشکەکە دەکەیتەوە کە ئەڵێ خوشکەکەمیان کوشت بیر لە خوشکەکە دەکەیتەوە یعنی ئەگەر هەستێکی لاوازشی هەبێ هەرکەوێتە ژێر کاریگەریەوە کاکە کرمانجی بەڕێز پرسیار اینجا تۆ وڵای ئێمە دائمە کە لەو بەڵگە فیلمانە یژەکەین بەڕاستی یعنی هیچ کاتێ نەبووە کە نەگریم لەگەڵیانە یعنی کەوم ئەساتیان بیرەکەیتەوە وازانم لە مقابلەیە تیاتی 1000 جار گریاوە ینی لە هەموو فیلمەکانە ینی لەگەڵ یانە گریاومە تۆ بەڕاستی ینی زۆر بەجددی ناخۆشە ینی کەسێک لەم فیلمی مناڵێ لەم سێرم لێ خەڵک باسی بەعسەکاڵێ بەعز باش بوو ئەڵێ کە من بینیومە ئەگەر ئێوە بتان بینایە حتى قسەیەتان ناکرد ینی ئەو ماساتەکان زۆر بەڕاستی زۆرە کاکە نەوزاد کاک کرمانجی بەڕێز ئێمە بعنوانی مثال فیلمی محەممەد ڕەسوول الله ئەگەر مستەفا عقاد لە ئەکتەری سینەمای بەناوبانگی ئەمریکا ئەنتۆنی کوین ئەگەر ینی بۆ ئەو فیلمە هەڵی نەبژاردانەیە ئەو فیلمی محەممەد ڕەسوول هەر لە دمشق دەما ینی لە سووریە دەما بۆ هیچ وڵاتی نادەچوو ئەگەر گروپی سەمفۆنیکی بریتانیا نەبووایە ئەو موسیقا بە عەزەمەتیانە چاک نەکردبایە ئەو فیلمی محەممەد ڕەسوول هەر لە دەمشق دەما ئێستا ئێمە لە عالم تقریبا 7.5 تا 8 ملیارد نەفەر مرۆڤ خەریکە ژیان دەکات ئەگەر ئێمە بمانەوەی ساڵی یەک جار دانیشیم سەبارەت بە ئەنفال قسە بکەین ئەوە ئێمە دەنگی بە هیچ شوێنی ناگەی یعنی ئەسڵەن بەخوا تا کرماشانیش ناڕوە ڕاست ئێمە بۆ لە ئەکتەرە بەناوبانگەکانی دنیا کە مەسەڵەن هەر کامیکیان 1 ملیارد نەفەر بینەریان هەیە بۆ یەک جار مەسەڵەن وەکو فیلمی محەممەد ڕەسوول الله بۆ یەک جار لە میژوو بمێنێت بۆ ئێمە لە ئەکتەرە بەناوبانگەکانی دنیا جیهان بین و دووەلی جیهانین ینی بەکار نەهێنین بۆ ئەنفال بۆ ئەو شەهیدانی بۆ ئەو زوڵمەکە لە کورد کراوە بۆ ئێمە لەیان ڕاستە من یەکشتەوە جار من لەوە تێ دەکەم ئەزانی یەکێک لە مشکلەکانی ئێمە ئەوەیە تواز لە ئەنفال هەر بێنە جارێ ئێمە تا ئێستاش ناوەندە ئاینیەکانی ئێمە وازانی لە کوردستان ناوەندی ئاینی نییە یەکتنیا ناوەندی ئاینی هەیە ناوەندە ئاینیەکانی ئێمە وەکو ناوەندە زانستیەکانمان کەمتر خەمن واز لە ئەنفال بێن واز لە فیلمی جیهانیش بێنە تا ئێستا نەیانتوانیوە ئەو هەموو کۆمەڵکوژیە بکەن بە کەرەستەیەک دنیای عەرەبی دراوسەکانمان تێبگەێنن کە ئێمە میلەتێکی موسڵمانین جارێ ئەبێ سەرەتا پێیان بڵێ ئێمە میلەتێکی موسڵمانین دوای ئەوە کە تێگەیشتن تو هەتا ئێستاش ئەوان پێیان وایە ئێمە دۆستی ئیسرائیلین وانێوان نییە سەیری کە با نمونەیەکت بۆ بگەڕمەوە لە پرۆسەکانی ئەنفالە 1344 قوتابخانە تێکدراوە بەڵام زیاتر لە 2000 مزگەوت وێران کراوە کەنیسە شەرەوە نییە شتێکی زۆر کەم لەو ناوچەی گەرمیانە ئەگەر بەڵام پێم وایە لە ناوچەی بادینان لە ناوچی بادینان خوێنراوە گوندی کریسیانەکان تێکدراوە زیاتر لە 2000 مزگەوت وێران کراوە با نمونێکی خۆشت بۆ بگەڕمەوە گوندێک هەیە ناوی هەزارکانیە لە نزیکی کفری و تەلاروان لەو گوندە شێخێک هەبوو پێیان دەگوت شێخ حوسێنی هەزارکانی ئەو شێخ حوسێنە لە مەسەلەی دینداری و لە مەسەلەی تەسەووفە ناوبانگێکی ئێجگار گەورەی هەبوو هەموو دەروێش و موریدەکانی ئەو ناوچەی گەرمیانە زۆر بە تاسووقەوە چوون بۆ لە شێخ حوسێنی هەزارکانی لە پرۆسەی ئەنفالە شێخ حوسێنی هەزارکانی و دەروێشەکانی و ماڵ و مناڵەکانیشی دەبن دەیان بەنە نوگرە سەلمان لە نوگرە سەلمان
لەبەرەوەی من کارم زۆر لەسەر کردووە قوربانیەکان زۆر بۆیان باس کردوم ئاوی خواردنەوە نەبووە ئاوی پیسیان پێداون بە خواردنەوە شێخ حوسێنی هەزارکانی پێشەوەی باسی داوای ئاو بکا بۆ خواردنەوە داوای ئاوی کردووە بۆ ئەوی دەستنوێژی پێ بکرێ تینوی بووە بەڵام نەیوتوە ئاوم لێ بخۆمەوە توتی ئەمەیە دەستنوێژ بکرم لە نوگرە سەلمان کاتێک شێخ حوسێنی هەزارکانی ئەوان تێگەن ئەم پیاوە چەند ناوبانگێکی گەورەی هەیە جەلادەکانی نوگرە سەلمان ئەگەنا ئەو باوەڕێ کە پێویستە ئەم پیاوە لە نوگرە سەلمان ببەنە دەرەوە دەچن پێی دەڵێن ئێمە بڕیارێکمان بۆ هاتووە لە سەری خۆمانەوە پێویستە تۆ ئازاد بکەین لەگەڵ مناڵەکانت ئۆتۆمبیلێک لە بەردەم نوگرە سەلمان وەستاوە تۆ منداڵەکانی بە ڕێز و شکۆوە ئەبێنە ناو ئۆتۆمبیلەکە و دەچتەوە ناو ماڵ ئەچتەوە شوێنی خۆت شوێت پێخۆشە لەوێ دەژیت شێخ حوسێنی هەزارکانی ئەڵێ گوێ بگرن ئەو خوایەی کە چارەنووسی منی هێناوەتە ئێرە ئەوانەی کە لێرەن بەشێکیان دەروێشی منن ئەگەر من خیانەت لەوان بکەم و جیان بێڵم و مناڵەکانی ئەوان جێ بێڵم خیانەت لە ئاینەکە مەکەم تکایە پێش هەموو ئەوان ئەمێ من تیا بچم لەگەڵ مناڵەکانمە بە بەرچاوی خۆیەوە مناڵەکانیشی و خێزانەکەی خۆی یعنی لەوێ تیا چوون مەسەلەی دین کە ئەو سوورەتی ئەنفال هەیەەوە یعنی تەسەور بکە کە ئەچیتە ناو وردەکاریەکانەوە بەدەیان چیرۆک و نمونەی وەکو شێخ حوسێنی هەزارکانی هەیە باش ئەمانە زۆر گرنگە بە تایبەتتر کە بە ناوی قورئان ئەم خەڵکانە جینۆساید کراون بەڵام جێڕانەوەی ئەم چیرۆکانە زۆر زۆر گرنگە بۆی خەڵک بزانی کە لەم مەرگە ساتەشدا هێشتا کورد پابەندی سروت و ڕێوڕسمە ئاینیەکان بووە هاوکارانم دەڵێن کاتمان کەم ماوە ئەگەر پرسیارێک بکەم بۆ ئەوی پرسیاری دواتریش کاتمان هەبی لە دنیادا ئەم بەڵگە فیلمانە وەکو دیکیومنت دواتر لە دادگا و ئەوانە پشتیان پێدەبەسرێ ئێوە چەند بە شێوازێکی ستانداردی ئەکادیمی کارتان کردووە یان تەنیا ستانداردە میدیاییەکە ڕەچاوتان کردووە وڵایی تاکید یعنی ئەو هەموو هینەکانی بەڕەچاو کراوە ینی ستانداردی جیهانیەکان ینی و چیرۆکان بە شێوەیە گێڕاتەوە ئێمە زۆر جار زانکۆکانیان داوای فیلمەکانمانەکەن بۆ هینی خۆیان بەکارێنن بۆ راپۆرت و تەقریری خۆیان ینی زۆر ئیسفادە لەو فیلمانەیە ماکەن ینی بە ستانداردێکی لەگەڵ ڕوودا و چیتان کردووە بۆ ئەوەی بە زمانەکانی تریش بڵاو ببێتەوە و لە فستیڤالەکانی بەشداری لە فستیڤاڵی هیستۆری فستیڤال لە کرواتیا بەشدار بووین بە دوو فیلمی ڕوودا و فیلمێکشیان خەڵاتمان هێنا تیا ینی باوەڕ بێ ئێمە کەوتمانەوە فیلمانەمان بەو بودجەیە کردووە گاڵتیان لیاوە ینی چۆن فیلمێک ئاوا جوان بە بودجەیەکی ئاوا کەمەگرێت ئەمانەی فیلمێکترە لەسەر هین بوو لەسەر ئێزیەکان بوو لەسەر بەڵێ بۆ ئەمە کاک نەوزات بۆ ئەمە هیچ پرۆژە هەیە ڕوودا و کە ئەم بەڵگانە فیلمانە بیباتە دەرەوە لە شوێنی تر بە خەڵکی تری نیشان بدا وەک کاکرمانش باسی کرد تۆڕی میدیای ڕوودا و لەگەڵ با بڵێن لە ڕێگەی بەشی دۆکۆمنتاری هاوسەوە ئەو پرۆژەیە ئەنجامەدا کە تۆ باسی کرد دۆکۆمنتاری هاوس وەکو ئەو باسی کرد بە بەردەوامی ئەوەی من ئاگدارم ئەو فستیڤال و شتانی کە لە دەرەوە ڕێگەخرێن بەرامەکانی نێرە بۆ بەشداری کرد چەند گرنگە ئەمە بەردەوام بی و زیاتر پەرەی پێ بدرێ بەوەی ئەم پەیامە بە خەڵکی تر بگا بە زمانی کوردی بە عەرەبی فارسی تورکی بە تایبەتتر و بە ئینگلیزی و بە زمانەکانی دیکەی زیندوی دنیا کارتان لەسەری کردووە کار لەسەری لەسەری کراوە ینی ئێستا ئەم بەڵگە فیلمانەی گۆ بە چەند زمان هەیە بۆ نمونە بە ئەنگلیزی هەیە بە کوردەکەی هەیە و بە هەندێک جار بە عەرەبیش ئەیکەین ینی سەبتایتڵی عەرەبیشی تێکەین تورکیشی تایە ئێستا بەم زمانانە بەڵێ زۆر جار زۆر فیلمەکانمانەوانی تایە کەی نێرن بۆ فستیڤالەکان بۆ زمانانە تەرجمە کرێ و نێرە بۆ زۆر فستیڤالەکان زۆر سوپاس لەشتان ساغبی کارێتی کاکمەتی بەڕێز سپاس بۆ زانەرەکانتان ئیجا پەیامی عەزیزی دژی گۆرانی کە پێشەوەی من گۆرانیەکە تەقیمی هێوە و بینەرانی محتەرەم کەم ئینشاءڵڵا ئێمە لە داهاتوو لەگەڵ گروپی سەمفۆنیکی ئەمریکا شعرێک و ئاهەنگێک سەبارەت بە ئەمفال ئینشاءڵڵا ینی پێشکەش دەکەیم وەک ئەوەی شنگال و ئەوەی پێشمەرگا کە ڕوودا و کردی
کارێکی لەو ئینشاءالله ئەمە شێوەیە کە زۆر لە زۆر ئاسێکی بەقوەتە بەرزی ینی لە جیهانی سەتحی جیهانیان بەڵێ لەگەڵ گروپی سەمفۆنیکی ئەمریکا زۆر باشە چاوەڕێ دەبین فەرموو جروح أي هاون يا رسول الله يطويل وسر قردان يا رسول الله الله بجروح أي هاون يا رسول الله يطويل وسر قردان يا رسول الله 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 يا رسول الله
ئەگەر مناجات یان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net ژمارەی چاوەڕوانتانین لێبیاون دووبارە سڵاتان لەبێت سپاس کە هەتا ئێستا بینەری ئێمە بوون ئێستا لە بڕگەی پارشیڤین لە بڕگەی مناجات لە پارشیڤی مناجات لە پاشیڤ ئاوا دەبێت لە بڕگەی کاکەم بەخوا سەرماکاری تێکردی زۆر 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 ساردە ئەجا ئەم شەویش باشە کاکەم بۆ چی کە باسی مناجاتە کاگێ بۆ ئەوەی کە یعنی مۆزوعەکەی زۆر گرینگ نیشان زۆر تەرکیز بکەن ینی خۆی دەست بەکارهێنان واتە تەرکیز بە دڵم زۆر گرینگە زۆر مهمە ینی زۆر گرنگ بێجارێ ڕاستی ویدۆکەتان بەڕێ کرد بەڵێ بێگومان لەو ڕۆژەوەی کە تۆ بەو شێوازە حەماسە داوات کردووە ئەمەندە ڤیددیۆ هاتووە جا ئەمڕۆ پێنج دانیان پیشانەین ئەمڕۆ بەڵام هیچی ڕۆژهڵاتی تیانە کامدار بێشکونە پێنج ڤیددیۆمان هەیە سەفقان پێمان بڵێ لە هەولێرەوە نەسیمی یازجی هەولێر نەسیم نیاز نیاز چی نیاز ینی نیازم هەیەنی نیازم ینی بە هێوی من کاکە نەسیمی بەڕێز لە هەولێرەوە باگە بیستی بین پیری بارم پیری مەرگاڕۆم تامەنی لاویم سوتاوە کومۆم تامەنی لاویم سوتاوە کومۆم دەست لە ملی خام تانیا و بێ هەودام ڕێی چۆڵی قەبرم هاتۆتە بەردام ڕێی چۆڵی قەبرم هاتۆتە بەردام بەڕابردوومە ئەگەڕێماوە نامەی ئەعمالی خۆم ئەخوێنماوە پڕم لە تاوان چاکەم زۆر کەمە توێشم بەتاڵ و سەرمای ئەم خەمە توێشم بەتاڵ و سەرمای ئەم خەمە بە پیری بارە پیلی مەرگاڕۆم تامەنی لاویم سوتاوە کومۆم تامەنی لاویم سوتاوە کومۆم دەست لە ملی خام تانیا و بێ هەودام ڕێی چۆڵی قەبرم هاتۆتە بەردام ڕێی چۆڵی قەبرم هاتۆتە بەردام دەم خۆش کاکە نەسیم بەس من کاکە دکتۆر بەس لەو ستاندبای مشکلەتە بەخوا ستاندبای و کیو سعات خۆش ئەو بەڵام کاکە نەسیم لە ئامریکی دەف ینی بەکاربێنە بۆ ئەوە کە حماسەی بڕواتە بەڕاستی پێویستی بە گەرم و گوڕیەک هەیە چونکە دەنجی خۆش بوو باشیش دەڵێ دەیتوانی باشتر تەسەوف و عرفان ینی وەجد بڵێ يعني موسيقى عرفاني اصلا لقال وجد هاتوا اي بيقمانا بيش تبي كاريجري لسر باش بوها باش سماعي ابي بي بس خوش ان شاء الله بده هاتوا ان شاء الله واني كيبو ما ويدو بريدكن ان شاء الله دفيكي لقال انا في دنقو دارك دو باش صار بيدي كمان هي هلا هوليرا اخوا جيلان سليمانو نايب احمد اي بيغمباري شيرن كرداوة كعبان لجنجي بتبا كرداوة ميوس مناك تولا قيامات سربازين بومان دكي شفاعات يا رسول الله ناوت سخوشا عراقت قوما بند ونوشا ننجز عراقي قلاوي تويا بويا بسنده ورنقو بويا ناود بواتا بس تيفري
فریشتە کریلی دەرگای باغی بەهەشتە یا رسول الله ناوێت سەرخۆشە عراقت گوڵە ببورن کە ناوەکەمان دەم خۆش مامۆستا مەلاتایفی بەڕێز و گەیلان کاکە گەیلانی بەڕێز ئینشاءڵڵا زۆر جوان بوو اینجا کاک پێیان زۆر جوان ئەڵێن مەلا تایف بەڕاستی ڤیوەرەی باشی هەیە و بە هەمان شێوە لایەنگرێکی زۆری هەیە لە شاری هەولێر و ڤیددیۆکانی بە ملیۆن ڤیوسیان هەیە ینی ئەمە ئەو کەسانی دی کە ڤیددیۆ ئەنێرن ئاگادار بن ئەوە یەکێکە لەوانەی کە من داوەتی دەکەم لە مەلاتایف دروستە برای بەڕێزم مەلاتایف شەوێک بێتە ئێرا داریشی پێکەوە لە یەک شوێنێک لە شوێنێک ئێمە لە شوێنێکە لە شوێنێک لە دەودا شوکاتە لە شوێنێکا دانیشیم الحەمدولله پێکەوە بخوێنین دوودان ئاهەنگی تەسەوف و عەرفان بخوێنین بۆ بینەران ئەوەی تر بینەرانی ڕوودا و وەرگرانی ڕوودا باشە ئەوەی تر بینەران و وەرگرانی ڕوودا و بڕیار دەدەن لەسەرەوەی چێ زۆرترین دەنگبینی ئەم دەبێتە براوەی ئەم شەو بەڵام ئەم شەو هەولێر یونس ئیبراهیم لە هەولێر دیسان ئەویش مناجاتێکی تۆمار کردووە و بەشداری دەکا و دەیەوێ منافەسەی ئەوانە بکات تۆ بڵێ چۆن وتبی ئەم مناجاتە بەیەکەوە دەیبینی بەکردداری جوان مرۆی جوان کرد پێرە ڕەوشتی ڕێکی ژیان کرد کەواتە ئێمە وەکو بڕوادار محەممەدینا بەندەی پەروەردگار شکرانە دەکەم محەممەدیمە ئیسلام ڕێگامە کوردستانیمە شکرانە دەکەم محەممەدیمە ئیسلام ڕێگامە کوردستانیمە بەشداربووی دیکەمان هەیە دەی تۆ جارە پێشەوە ئیبراهیمی بەڕێز ئینشاءڵڵا تەمەند درێژ بی کاکە یونس ئینشاءڵڵا هەر گوێمە لە ئەو دەنگە خۆشەتە بێ برای من و ئینشاءڵڵا بینەرانی بەڕێز بەو کەسەی کە شایستەیە ئینشاءڵڵا دەنگی زۆرە دان وەلی وابزانم دەرخۆی ئەوە کچتێکە هێوەی سەوتان یارێکی کاک پێیان بە قەولی ئێوە کە ئەڵێن وەلی بەڕاستی ئەو خەڵاتە زۆر تایبەتە ئەمەوێ هەموو شەوێک بیتام خەمەوە کە خەڵاتەکە زۆر تایبەتە بڵێن خەڵاتەکە چیە هەر ئەمشە 2000 دانە ویدۆ بەڕێ دەکەن ناگایتە بس کاک پێیان مێڵێ بەڕاستی نابێ بڵێ نابێ یعنی من دایم تەوزیحێکی بچووکەم دایم ڕوونکردنەوەیکی بچووکەم ئەڵێم ئەگەر من هونەرمەند بوومایە لەم دقەیە زووتر نەبوو ڤیدیۆ منار چکە بە ئاواتەوە ئەگەر بەمیان بووتە لە دوای ئەوە کە منی 10 ئالبوم هەیە ئەگەر بە منیان بووتە هەر ئەمشە و 10 ویدۆم بەڕێ دەکەن بەڕاست باشە اینجا لە سلێمانیەوە ڤیدیۆمان بۆ هاتووە ڤیدیۆکی تایبەتمان بۆ هاتووە بەڵێ لەبەرەوەی لە سلێمانیەوە بەزۆقەوە دەیخوێنیەوە خەلیل شەکرالی بەگە بیستی بین قوربان من چی بکەم ڕێگاکەم دوورە قوربان من چی بکەم ڕێگاکەم دوورە دڵبەریندارە و هەر تۆی مازوورە دڵبەریندارە و هەر تۆی مازوورە یا رسول الله نەزەر نەزەرێ یا رسول الله نەزەرێ فەرما یا حەبیب الله نەزەرێ فەرما یا رسول الله نەزەر دەنگ دنیای بێ ماشەڵە جوانە شوێنێکی خۆیای ڕشتی دوکانەکە لە دوکانێکی جل بێ دوکانەکەشی خۆی بێ تەنزیویش عەفسە نفسایی بەڵێ جلەکانیش لە دواوەی هەی بوو
بەشداربووی ئێمەی دن ji خەڵکێ سۆرانن سڵاو بۆ خەڵکی بە شەرەفی سۆران سڵاو ڕێز ڕێزی تایبەت ئەم دەنگیش گۆدار بکەن سەرەپەم دڵە مەشقوینایە سەرەپەم دڵە مەشقوینایە لە بودی دەوری سالاری مەدینە لە بودی دەوری ساردەوری مەدینایە تو خدا بەی سەبابێراوەڵێم تو خدا بەی سەباب ئەگەر مناجات یان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net ژمارەڕێ چاوەڕوانتانین لەهێبیاوەن دەبشینن دەڕێت کژمار وەڵا کاک سەفقە باوەڕکەن سەرمانە ماسکارم بیستەقلمزانە باوەڕکەن لەسەرما من یعنی من لە تەنیش سەفقانەوە ئەوە ڕق بۆتەوانێ هەر قسەی بۆ ناکرێ دەستی خوێن کارەماوە ئێستا نازانم کامەتان کاریگەری سەرمای لەسەرەویتانە بەردەوام دەبین ئێمە میوانێکی تری دکتۆر بەڕاستیتەوە قساکەی کە هیچ سەرمان نەبێ سەرمانیە ئەوان یەلەک لە خۆکردن وان حەقی یەلەک لە خۆکردن ئەوە هینی خۆی وەرگرتووە بەڵێ میوانێکی تری تایبەتمان هەیە ئێمە و شەو زۆربەی شتەکانمان لەسەر ئەمفال بوو هەر لەسەر ئەمفال دەمینێنینەوە کامەران حەسەن زۆر بەخێربی ئاوازانیەر بەخۆی و بە تەمورەکەیەوە میوانی پاشیڤە بەخێر بێ لی پرسە خەڵکیشی تۆ لەگەڵ گروپەکەت لە ساڵی 2005ەوە کارتان کردووە لەسەر ئەم بابەتانە بە تایبەتتر پێم وایە لە 25 ساڵەی یادی کارەساتی ئەمفال ئیشێکی تایبەتتان کردووە بە ناوی زریکەی کۆت هەندێک باسی ئەو ئیشەمان بۆ بکە بە تایبەت ئێوە کە شیعری شێرکۆ بێکەستان پێم وایە هەڵبژاردەوە ئەم کاتتان باش باش بن بەڵێ ئێمە لە ساڵی 2013 کۆنسرتێکمان هەبوو 4 کۆنسرت لە یادی 25 ساڵەی کارەساتی ئەمفال لەو کۆنسرتە یەکێک لەو شتە تایبەتمەندیەکانی کە جیاواز بوو چونکە تەمبور یا تەمبورە عادەتەن لەگەڵ شعری کلاسیک لەگەڵ شعری ریتمیک و ئەو هینەکان کە دەبەرگەیەکانن کە زۆرتر گونجاو بووە و یان بە کەڵهۆری یان گۆران زۆرتر شعر گۆرانی وتراوە یان ئەوانەی کە ئێستا لە ئێران بە فارسی ئەڵێن هەرچەند ئەوە ئامریکی کوردیە من هەوڵمدا کە لە سەرەتاوە لە شعری کلاسیکی سۆرانی یاسوود وەربگرم لە دوای ئەو هەنگاوە بۆ یادی 25 ساڵی یادی ئەمفال شعری ڕنگدانی شێرکۆبەی کەسم کە خوێندەوە بینیم بەڕاستی شعرێکە پێکەڵکێشی موسیقا و ڕنگ و ئەو تەسویرەی کە ئەبێ پێویست بوو لە کە ئەم کارەساتە پێشان بدرێ لە ڕنگدانا بینیم ڕاستە زۆر سەرەتا زەحمەت بوو شعرێکی ئەوها بتوانی بیگونجێنی لەگەڵ ئامریکا و تەمورە کە بۆ یەکەم جاریش بوو یعنی ئەزمونێکی وام نەبینی بوو خۆشم کە لە کەسانی تر بزانم چۆن ئەتوانێت تێکەڵکێشیکەن ئەنجا منیش ویستم پرسیار لەسەر ئەو بابەتە بکەم کە ئەو ئامێرە وەکو تەمبور چەندێک گونجاوە کە بۆ ئەم کارە بەکاربهێنرێ ئەم ئیشە بەکاربهێنرێ ئەخ سوودی لێوەربگیرێ بە تەئکید ئەکرێ سوودی لێوە بگرێ بەڵام ڕەنگە ئێمە لەو بوارەوە ئەزمونمان کەم بوو بێ ئەوەندە پشتمان بە شعری کلاسیکی بەستووە ئێستا کە ئەڕۆین بۆ ئاوازێکی شعری نوێ ئەبێ ئاوازێکی نوێشی بۆ هەڵبژێری دەبێ ستایلێکی نوێتری بۆ هەڵبژێری مەسەلەن بۆ نمونە من یەکێک لەو ئاوازانەی کە لەو کۆنسەرتە پێشکەش کرا مامۆستا حوسێنی عەلیزادە هەیە لە ئێران کە بیستو بووی وتبووی ئەوە زۆر مۆدێرنە ئەو ئاوازە دوای پێیان وتبوو کەش لەبەرەوەی کە شعرەکەی شعرێکی زۆر ئەتوانین بڵێن تازە و مۆدێرنە
ئێمە هەوڵماندا کە تێکەڵکێشیکەین لەگەڵەوەیکە لە یەک قەسیدە سوودمان وەرگرت لە پارچەکانی چۆن قەسیدە شعری ڕنگدان قەسیدە شعرێکی زۆر دوور درێژە ئەو شوێنانەی کە ئەمانتوانی کاری لەسەرکەین و ئەو پەیامە کە بگەینێ ئەوەمان هەڵبژار یەک جناب لە ئەسڵ خەڵکی کوێی من لای گەرمیانم بەڵام لە ساڵی 1975 کە خێزانمان بڵێن ئاوارەی ئێران بوو من لەوێ لە دایکمەوە لەوێ فێری موسیقا بوومە جا لێکێ تەمبور سازی تەمبور فێر بووی مامۆستات کی بووە من سەرەتا مامۆستایەکەم هەبوو بە ناوی ئاغای ئێلاهی لە دوای ئەوەی تر چوومە خزمەتی مامۆستا پورنازری کامیان کەیخۆسرۆ باوکی سۆرا بوو تا بوو بەڵێ ئیتر لەگەڵ ئەوان کارم کردووە لە گروپی شەمسا بوومە لەگەڵ شارام نازریە ئەلبۆمێکمان هەیە لەگەڵ بێژەنی کامکار ئەلبۆمێکمان هەیە دوای ئەوە ئێمە گەڕێنەوە کۆنسرت لەگەڵ سۆرابەوە بووە کۆنسرتمان نەبوو ئەو وەختێک کە ئێمە کارمانە کرد هەرچەند بۆ کۆنسرتیش تەمرینمانە کرد بەڵام ئەو وەختەی دوو کارمان کرد هەم ئامادەکاری بوو بۆ کۆنسرت کە ئیتر من گەڕامەوە دوو ئەلبۆم لەگەڵەوە ڕاستیش ئانا تدبێ مشێر گۆ بێ کەس ئاواز بکێ نەهەسانە ینی زۆر قرس و زەحمەتێ ئەس مەراغ دکم ئەس ببیزم بێتە چاوە چێکریت وەک نموناکەت شتێکی چمەربێژ ڕاستیەکەی بۆ ئەوەی کە چون ئەو ئاوازانەی کە دامان نابوو زۆرتر لەگەڵ گروپ ژەنین بوو لەگەڵ کۆ خوێندنەوە بوو ڕەنگە بە تاک تۆزێک ئێوە تاخۆ گروپ لێرە ئامادەیە هەر گوڵی تامی خۆی هەیە بەڵام وەکو ئەوەی کە ئەو تاموچێژێ یان ئەو ئستایلەی کە لەوێ هەڵمان بژات بوو لە کۆنسرتەکە من هەوڵەدەم لە تاکەژەنیکە پێشکەشی ئێوەی ئێمە بۆنی گوڵاکی کاتی مەدرڕوام گۆدار بکرد فەرمو
زۆر سپاس دەست خۆش بێ کاکی گیان مامۆستاگیان ئەمە شعرەکەی فەرموتان لیژ شێرکۆ بەکەسب دەی شعر شعرەکە قسیدە شعرێکی دوور و درێژە بەڵام هەوڵماندا ئەو شوێنانە هەڵبژێرین کە ئەو حکایەتەی باسی ئەمفالەکە شێرکۆ بتوانین بگەڕینەوە هەوڵشماندا وەکو پەرفۆرمەنسێک بێ هەرچەند لەبەر نەبوونی هەندێک ئیمکانات لێرە نەمانتوانی بەو شێوەیە بیڵێن ویستان چی بە خەڵک بڵێنەوانەی کە گوێتان لێ چەند شتێک زۆر لە لامان گرنگ بوو لەبەرەوەی کە ئێمە وەکو هونەر بە تایبەت زۆر کەمتر ئیشمان لەسەر ئەمفالا کردووە یەکی لەو شتانێکە لە لای من زۆر گرنگ بوو وەکو حکایەت خانێکی ئەم چیرۆکە ئەم کارەساتە لەلایەن ئامرێکی زۆر کۆن و مێژوویی کوردەوە یعنی دەمویست وەکو بڵێن فەلسفەیە کە من وەکو مێژوویک دەمەوێ ئەو چیرۆکە بگێڕمەوە لە لایەکترەوە ناوی ئەمفال کە دانراوە بۆ ئەو کارەساتە لە سوورێکی بڵێن پیرۆزی قورئانە ئێمەش لە ئامێرێکی پیرۆزی کوردی سوودمان وەرگرتووە بۆ گێڕانەوەی ئەو مامۆستاگیان ئیستا ئەو مەقامەکە جەنابەت ژەنیارەت کرد ناوی ئەو مەقامە چی بوو؟ ئەوە ئێستا من لەسەر ئەساسی ئەو ئاوازانەی کە دامان نابوو لەو هینە وەکو بڵێن گێڕانەوەیک بوو لەوە بێ ئەوەی کە بیرم لێ کرد بێتەوە بەڵام هەوڵمدا کە نزیک بێ لەو شتانە کاتمان تاوا بوو جا حەزەکەین ئەم شەو بەرنامەی پارشیف بە گۆرانی پێیا مستەفقام هاکارانم کۆتایی پێناهێنین تۆ شتێکمان شتێکمان پێشکەش بکەیت بەو کۆتایی پێ ڕیتمیک بێ إن شاء الله بالتمام بإبراهيم من سباس بو جنابه لك سباس